عزیزانم لە هەرجەیەکن سڵاومەتان لێبێت بەیانیتان باش بێت بۆ هیوای نەمولایەکتان لەش ساغ و تەندروست باش بن. خۆشحاڵینەم ڕۆژ کۆمەڵێ بەرگە بابەتمان بۆ ئامادە کردوون بۆ هیواین تا کۆتایی بینەرمان بن و سود لا بەرگە بابەتەکانی ئەمڕۆمان ببینن. عزیزانم بۆ هیواین کە پابەندی ڕێنمایە تەندروستیەکان بن تا هەمووتان بە دوور بن لا نەخۆشی کۆرۆنا. عزیزانم بۆ ڕۆژمان سێ تەوەری سەرەکیمان بۆ ئامادە کردوون. لە تەوەری یەکەم و سەرتاماندا باس لا کاریگەری مەوادە پاکەرەوەکانەکەین لەسەر پێست. وەگەزانین لە سەرەتای بڵاوبوونەوەی نەخۆشی کۆرۆنا هەتا ئێستا ئێمە ڕێنمایەکان جێبەجێەکەین هەر بۆ مەبەستەش زیاتر مەوادی تەقیم بەکار ئەهێنین. ئێمە باس لەوە ئەەکەین بزانین کە تا چەند ئەم مەوادانە کاریگەریان هەیە لەسەر پێستمان لە هەمان کاتیشداوە گەزانین کە خانمان حەز بە بەکارهێنانی مەوادە پاکەرەوەکانەکەن یاخود زۆربەی جار دوو مەوادی پاکەرەوە تێکەڵاوەکە نەمانە تا چەند کاریگەری هەیە لەسەر پێستیان و تا چەند پێویستە ئاگادار بن و ئەو نیشانانە چین و چۆن بتوانین چارەسەری بکەین. ئەمە تەوەری یەکەمان. دوا بە دوایەوە چینە سەر تەوەری دووەمان. لا تەوەری دووەماندا باس لە گۆشەگیری و هۆکارەکانەکەین بزانین کە بەکی ئەوترێک گۆشەگیر و نیشانەکانی چین چۆن بزانین و کەسەی لە دەوروبەرمانە گۆشەگیر بووە لە هەمان کاتیشدا باس لەوە دەکەین چۆن چارەسەری بکەین ئەگەر هاتوو ئەم نەخۆشیە چارەسەر نەکرێت کاریگەریەکانی چیە لەسەر ئەو کەسە. ئەمەش تەوەری دووەمان. دوا بە دوایەوە چینە سەر تەوەری سێمان. لا تەوەری سێماندا باز لە مێژووی شاری سلێمانی ئەەکەین باس لەوەکەین لەکەوە ئەم شارە دامەزرا و تا چەند لە ڕووداوەکاندا هەوڵی داوە کە ڕۆڵی خۆی ببینێ و ڕۆڵەکانی تا چەند هەوڵیان داوە لە خۆپیشاندانەکان لە شۆڕشەکان ڕۆڵی خۆیانیان هەبێت. لەگەڵ ئەوەشدا باس لەوە دەکەین کە ئەم شارە بە شاری ڕۆشنبیری ناسراوە ئەو ئەدیب و شاعیر و نووسرانی لەم شارەدا بوون تا چەند ڕۆڵیان هەبوو تا چەند ئەم شارە ئێستاژ مۆرکێکی ڕۆشنبیری پێوە دیارە. ئەمە تەواوی بەرگە بابەتەکانی ئەمڕۆمانە بۆ هیوان کە تا کۆتایی بینەرمان بن و سود لا بەرگە بابەتەکانمان ببینن. بەڵێ عزیزانم هەر وەک گوتمان لا تەوەری یەکەم و سەرتاماندا باس لەوە ئەەکەین کە کاریگەری مەوادە پاکەرەوەکان لەسەر پێستمان چۆنا و لە هەمان کاتیشدا چۆن بتوانین لە ئێستادا کە زۆرترین کات مەوادە پاکەرەوەکان بەکار ئەهێنین کە وا بکەین کە ئەم کاریگەریانی لەسەر پێستمان نەمێنێ و ئەگەر کاریگەریشی هەبوو بە زووترین کات چارەسەری بکەین. هەر بۆ مەبەستەش بەڕێز دکتۆر شێرکۆوەیس پسپۆڕی نەخۆشیەکانی پێست بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە لامانە. دکتۆریان سڵاو لێوێ بەیانیت باش بێت. سڵاو لە بینەرەکانیش کەم تاڵ بەخێر هاتی دکتۆریان. سپاس. دکتۆر با سەرەتا باسێک لە کاریگەری مەوادە پاکەرەوەکان بکەین. وەک ئەزانین لە ئێستادا بەهۆی نەخۆشی کۆرۆناوە ئێمە زۆر بەکاریان نەهێنین. ئەمێ بزانم کە کاریگەریەکانیان چیە لەسەر پێستمان. خۆی بەداخەوە کۆرۆنا کاریگەری جگەلەوەی کە لەسەر سیەکان و هەموو ئەندامەکانی ناوەش هەیە لەسەر پێستی هەمان کاریگەری خراپی هەیە. ئەنێک نیشانە هەیە ئێمە بۆنە بەدەر لە ئەو مەوادە پاکەرەوەکان کە لەسەر پێست بەوەی نەخۆشی کۆرۆناوە دەرەکەوێت زۆربەی کاتوەکو حساسیت دەرەکەوێەوە ئەنێک جار کەسەکە پێستی جۆرە بۆنە مولولەکانی خوێنی ئاسانتر دەرەکەوێت تووشی کۆمەڵک نەخۆشی پێست و نیشانەی پێست بۆی کۆرۆناوە لەسەر پێست دەرەکەوێت ئەمە شەڵاگەر مەجالە بووە لە بەرنامەکە باسیەکەین. جگەلەوەش کە وەکو جەنابشتێ باسەکرد ئێمە ڕۆژانە بۆ نەبەوەی ئەوەی کە بەرکەوتەمانەیە لەگەڵ ئەو تەنانەی دەروبەرمان لەگەڵ کەسەکان لە کاتی تۆقەکردن لە کاتی چونمان بۆ دائیرەکان بۆ بازار بۆ ئەوی دەستمان پاک بێ یا بۆ نمونە دەموچاومان پاک بێ یا بۆ ئەو شوێنانەی کە بەرکەوتنی لەگەڵ دەرەوە هەیە بیئی دەرەوە هەیە پاکیکەینەوە ئێمە مەوادی تاقیمی یا پاکەرەوەکان بەکارێنین. بەڵام بەداخە ئەو ماوەدا پاکراوانە زیانی لاوەکیان هەیە لەسەر پێست وەک ئەوەی کە پێستەکە جۆری تووشی جۆرە هەستارێتێک یا حساسێتێکەکەن کە بۆ نمونە کەسەکە لەوانێ پێست تووشی سووربوونەوە هەنێ جار ئاوسان توێشەڵان تەنانەت قلیشان و برینیش دروستەکە بەسەر پێست. دکتۆر زۆربەی جار ئەبێتە هۆی ئەگزیما ئەمە چۆنە ئەمێت باس لەوەش بکەین. خۆی ئەگزیما سووربوونەوە و توێشەڵان و وشکبوونی پێستە کە ئەمە چارەسەر نەکرێت وردە وردە بەرەو ئەوە ئەچێ بۆنە ڕوبەرێکی زیاتر لەسەر پێستەکە یا لەسەر لاشەکە داگیر بکە گەورەتر بێ و چارەسەری تۆزێ قورس بێ ئێگزیما هەر بە مەڵحەم و کرێمەوە جاری وایە ناوەستێ پێویستە بۆ نەکەسەکە حەبوو دەرمانیش بخوا بۆ ئەوەی کە چارەسەری پێویستی بۆ بکرێت ئەوانەی کە چارەسەریان بۆ ناکرێت زۆر جار تووشی ئیلتیهاباتە بن لەو جێگایە ینی بۆ نمونە بۆ ئێگزیما جۆرێکە لە بارە قورسیەکەی پێزوشکی نی بۆ نمونە کە پێست بەرەوشکی چوو بەرەوشکی چوو وەنە چارەسەر نەکرا لە کۆتا ئەبێ بە ئێگزیما و دەراویشتەکانی ئەم مەوادە تاقیم و ئەو کحولانەی کە ئێمە ڕۆژانە بەکارێنین ئەبێتە هۆی وشکبوونەوەی پێست کە بەردەوام بەکارمانێنا و چارەسەرمان بۆ ئەم وشکبوونەوەی نەکرد ئێتر وردە ئەبێ بە ئێگزیما لە ئێگزیمای خۆی بینێتەوە کەمە حاڵەتە خراپەکەیت. دکتۆر تەنها بەوەی کە بەکار بهێنرێن یاخود ئەگەر هات و هەل لە دووریشەوە بۆنیان هات ئەمە کاریگەری لەسەر پێست دروست دەکات. خۆی پێست
کاریگەری بە سەر ئەندامەکانی تریشەوە هەیە هەنێ جۆری حساسیتی پێستە یا هەستیارەتی پێست هەیە کە بە بۆن زیاکە یا بە بۆن دروستە بێ لەبەرەوە ئەم ماوەدە کحولیانە لە هەنێک کەسا لە هەموویە بەڵام بڵێ ئێستا لەم کاتە وای لاتۆ بڵین لە زۆربەیە چکە زۆربەی کەسەکان بۆن ئێستا ئێمە ماوەدی کحولیا تاقیم لە ماڵەوە یا بۆن لە شوێنی کارەکانمان بەکارێنین ئەمە ئەبێتەوە هۆی وشکبوونەوەی پێست ئەگەر تەنانەت بە هەڵمژینی ماوەدی کحولەکەش بێ هەر پێستەکە وشێکە خاتۆ کاریگەری لاوەشی هەیە لەسەر پێستەکە. دکتۆر خانمان زۆر حەز بەکارهێنانی ئەکەن بۆ پاکردنەوەی ناوماڵ زۆربەی کات هەیە کە دوو ماوەت تێکەڵاو ئەکەن ئەمە تا چەند کاریگەری هەیە خۆی ئەمە بە زۆر ئەمەی کە ئێستا بەکارێت ماوەدە پاکەرەوەکان بۆ ئەم ڤایرۆسی کۆرۆنای کە باسیکەین ماوادی کحولە بۆنە ڕێژی کحولەکە لە ئەم پاکەرەوەی دەوری کاریگەری هەیە لەسەرەوەی کە تا چەندێک زیان بە پێستەکە بگێنێ تا ڕێژەی کحولەکە زیاتر بێ دەبان کاریگەرەکەی زیاکە پێست بشکێکە یا داخورانی پێستەکە یا بۆ نمونە توشبوون بە ئێگزیما زیاکە بەڵام لە هەمان کاتیشە بۆ نمونە کە ڕێژەی کحولەکە زیاتر بێ مشکلەکە ئەوە بۆنە ڤایرۆسەکەش باشترە کوژێ یعنی بۆنە خانمان زۆربەی کات دووسێ مادی تاقیم کە بۆنە تێکەڵەکەن بۆی ڕێژەی کحولەکە زیاکەن کە ڕێژەی کحولەکە زیاکەی لەو کاتە بیزە بە دوایە ڤایرۆسەکە بۆنە باشترە کوشێ بەڵام لامان کاتا بۆنە کاریگەری خراپەکەشی لەسەر پێست زیاترە بێ ینی ئەمە پێویستە چارەسەر بکەن. دکتۆر تەنها بە یەک جار بەکارهێنان تووشی ئەم مزعفاتانە ئەبن یا خۆت چەند جارێک ئەگەر بەکاری بهێنن ئایا بە پێی کەسەکان ئەگۆڕێت خۆی هەنێک کەسەی هەر خۆی نەخۆشی وشکی پێستی لەگەڵا یا ئێگزیمای لەگەڵا یا هەنێک هەستیارەتی وەرزی لەگەڵایکە لە پاییزایە لە بارە پێستی بۆ تووشی زۆرە هەستیارەتێکە بێ ئەمانە کاریگەریان زۆ خراپە لە سەریانانی کاریگەری ئەم کحول و ماوادە تاقیمە ئەمانە چەند هێندە ئەبێت لە چاوەی کە کەسێک پێستی نۆرمەڵە بەڵام بەداخەوە لەم کاتە ئێستامانەکە کەسە پێست چەورەکانیش یا کەسە پێست نۆرمەڵەکانیش کەەوەی کە پێستیان وشکنی وەستیارەتی نییە ئەوەنە ماوەدی کحول بەکارێنێ ئەوەنە بۆ نمونەی وا هەیە بۆنە نەخۆشمان بۆ هاتووە چۆن تووشی وەزبەسەیە قەلەقی بوار خۆی ئەشوایانی 200 خۆشە نەکرد دەست و بۆ نەدەم و چاوی هەموو پێستی بەڵێ هەموو جسمی تووشی وشک بوون و داخران بۆ ینی کە بۆنە ئەوە زیاد لە پێویستە ینی ئەمە پێویست ناکە بەو شێوێژیانی تۆ بڵێ وەڵام من لەبەر کۆرۆنایانی خۆم تووشی نەخۆشێکی ترەکەم لەبەر ئەوە بۆ نمونە بە پێی پێستەکانە گۆڕێ چەند بارەبوونەوەی ئەم ماوەدە کحولەیە ئەم مادە پاکەرەوانە ئەمە کاریگەری خراپترەکە و چەند هێندەیەکە. دکتۆر ئەمە بزانام کە نیشانەکانی چین و چۆن هەست بکرێت کە گەشتۆتە حاڵەتێک ئیتر ترسناکە و ئەبێت بە ئەگزیما. بەڵێ خۆی بیدات کەسەکە هەست بۆ ئەکا کە پێستی وشک ئەبێتەوە هەستەکە بۆنە ئەو چاوری خۆی پێست چاورێکی جۆرێکی نۆرمال نەیسەڵ ینی بۆنە سروشتی دروستەکە جۆرە چاورە سروشتەکە بەسەر پێستیەوە نەماوە هەستەکە بۆنە کەسەکە وردە لە دوای ئەو وشک بوونەوە چاورەکەی نەماوە لە قۆناغی دومە هەستەکە بۆنە ئینتر وردە توێش هەڵایە پێستەکەی وردە بۆنە توێژاڵ هەڵەیە پێستەکەی لە دوای توێشەڵانەکە ئەگەر هەر لەم قۆناغی چارەسەر نەگرا تووردە سێرەکە تووشی خلیشانە بێت تووشی داخورانە بێ پێسەکەی کە لەمەش چارەسەر نەگرا دوای ئەوە سیرەکە خوێنی لێ دەستی یا وەنە ئەو شوێنانی کە ئەوە تووشی ئەو کاریگەری ماوەدە تاقیمە بوون ئەگەر لەمەش چارەسەر نەکرا ئیتر قۆناغی کۆتایی تووشی هەوکردن و ئیلتیهاب بێ دەرەمە لە ئێگزیمای چۆتە دەرەوە درە قۆناغەرە خراپەکەی. دکتۆر چۆن بەکار بهێنرێت باشە ڕۆژانە پێیسە چەندێک بەکاربێنێت چۆن بەکاربێنێ بۆەوەی کە کاریگەری لەسەر پێستمان دروست ناکات. وڵی شێوازی بەکارهێنانەکەی بۆن ئەو ماوەدە تاقیمانە ساوەکو من دەستکێش بەکاربێنێ باشتە هۆی ئەوەنە کاریگەری دەرەکی بۆ بەرکەوتت نەبێت لەگەڵ دەرەوەی بەو شێ ڕاستەخۆ پێستە بەردەرەوە بکەوێت تۆ دەستکێشەکە ئەی گۆڕی زۆر کێشە دروست ناکە بەڵام ئەگەر دەستکێش لە دەست نەکەی ئەوە تۆ دەستە بەر هەرتەنێکی دەرەوە یا بێگانە بکەوێ ئەچیتە بازار یا ئەچیتە بۆ نمونە مۆڵەکانی یا بۆنە شوێنی دائیرە کابرا بۆنەکە فەرمانبەرێکە یا هیچ مراجعەکە چێ سەردانی دائیرێکەکە تۆ لەگەڵ بەرکەوتنە بە هەر ماوادێکی خارجی احتیمالی ئەو ماوەدە ئەو تەنە بێگانەیە دەستی کەسێکی توش بوو بەرکەوت بێ یا بۆ نمونە پژمین یا تر
دەرهاویشتەکانی بۆنە کۆکە و پژمە ئەوانەی بەرکەوت بێ لەبەر ئەوە پێویستە بۆنە دوای ئەومە دەستی تەقیم کاتەوە گەر دەستکێشی لەدەسانە بێ بەڵام لەو کاتێککە دەستکێشی لەدەسایە کە ئەچێتە ماڵەوە بۆ نمونە لە ئەخیرا دەستکەشەکەدا ئەنێ جوان دەستی بە ئاو سابوونەشە و هیچ کێشەی نابێ ینی تا بکری ئەوە باشترە ئەگەر ئەوەش نەکرا بۆنە دەستکێش لەو کاتەیە بۆنە دەستکێش لەبەردەسانە بوو یا نەبوو یا تر هەر بەهر هۆکارێک بێ ئەوە لەو کاتە بۆنە خێرا کە ماوەدە تەقیمەکەی بەکارهێنا هەوڵ بۆنە بەردەوامە ئافرەتان زیاتر گرنگی بە و پێستیان ومانە بەردەوام لە جانتاکەیە مڕەتەب یا شێدارکەرەوەی پێستە بێ چکە ئەو ماوەدە تەقیمانە ئەوانەی کە بۆ نمونە پاکەرەوەکان ماوادی کحولن ئەو ماوەدە کحولە هەر تۆزی هەوای بەرکەوە ڕێک گوشی گەبێتەوە هەر خۆی وشی گەبێتەوە بەڵم من ڕۆیە لەو کاتا نێڵی زۆر بە وشکی بەر دوای ئەوەی کە وشی بووە پێستەکە یا دەستی وشی بوو خێرا ئەو مڕەتەبە بەکاربێنە بۆ دکتۆر ئەمە هیچ کاریگەریەکی نییە ئەم مڕاتەبە یا خۆت هەنێک کەس هەیە دەستی چەور ئەکابەوەی کە لەم مشک بوونە ڕزگاری بێت ئەمە بزانم کە هیچ کاریگەریەکی نییە لەسەر پێستەکە وەکو کاریگەری خراپ بۆ نمونە کاریگەری خراپی نییە لەسەر پێستەکە بەڵام لەسەر دەموچاوەتی لەسەر دەست ئەو کاریگەری خراپە دژ ناکە بەس لەسەر دەموچاو هەنێ جار بۆن نەبێتە هۆی وروژانی پێستەکە زیبکە لە منتیقا دروستە بێ ئیتر بۆ نمونە بیئی پێستەکە ئەگۆڕێ بەکتریا و ئەمانە زیاتر بە پێستی دەموچاوێرن تووشی التیابات و جۆرە زیتکانی زیبکەیەکەن دکتۆر هەموو کوالیتیەکانی ئەم تاقیمانە یەک شتەیە خۆت بەپێی کوالیتی ئەگۆڕێ بۆ ئەوەی کە کاریگەری لەسەر پێست دروست بکات ئەکیید بەپی کوالیتی ئەموو ماوەدە تاقیمەکانە گۆڕێ چۆن دروست کراوە بۆنە لەگەڵ کحولەکە چی تێکەڵ کراوەکە کاریگەری کحولەکە بۆ نمونە لەسەر پێست کەم کاتەوە یا ماوەدی مڕەتەب چی لەگەڵ تێکەڵ کرا ئەمانە کاریگەری هەیە لەگەڵ ئەوەی کە ڕێژەی کحولەکە لە تاقیمەکە ئەو ماوەدە تاقیمە چەند ئەمان هەمووی کاریگەری خۆیە لەسەر پێستەکە ئەگەر کەسێک بوێت کە موادێکی تاقیمی باشی دەست بکەیت پێویستە چۆن بێت موادی تاقیمی باش هەمویان کحۆلیانتیایە بەعام هەمویان کحۆلیانتیایە یا بێتادین ئاودینیانتی ئەمانە هەمووی کاریگەری خراپ لەسەر پێست دروستەکەن یعنی بە هەمویانەوە بەڵام بۆ نمونە هەوڵبەی کەمترین کات ئەو ماوەدانە بەکاربێنی و لە کاتی بەکارهێنانیشی خێرا کە دەست وشک بوویەوە ماوادی مڕەتەب بەکاربێنی بۆی کاریگەرەکەی کەمکەوێ ژنا بۆنە ماوادێکی تاقیمیان موقەم نییە لە هەموو دنیاە بڵێ ئەمە ئیتر هیچ کاریگەرێکی خراپ بەسەر پێست و دەست و وشکبوونەوە دروست ناکات لەسەر پێستەکە دکتۆر باست لەوە کرد زۆر کەس هەن کە تووشی عقدەبوون و زوو بەکاری ئەهێنن ئەمە باسێک لەوە بکەین کە چەند کاژمێر بینی هەبێت بۆ ئەوەی کە بەکاری بهێنین چەندێک کاریگەری لەسەر پێستمان ئەمێنێت بۆ ئەوەی کە ئەو ڤایرۆسانە بکوژێت بەڵێ ئەمە کەوتوەتە سەر ئەوەی کە خۆی ئەمە کە ئەم کحولە کاریگەری بۆ دوا ئەوە جێنایەڵێ کاریگەری پێشەوە بۆ ئێستا تۆ دەست بەرتەنێکی بێگانە کەوتووە هەستەکە یاگومانە هەیە ئەو تەنە بێگانەیە کە دەستە بەری کەوتووە ئەو ماوەدە کە دەستە بەری کەوتووە لەوە چە بۆنە پژمەی کەسێکی توشببووی لەسەر بێ یا بۆنە تۆ لە بازار و دەرەوەی گومانی ئەوەی هەیە کە بۆ نمونە بەشێک بۆنە دەستی کەسێکی توشببووی بەرکەوت پێ یا پژمە بۆ نمونە دەرهاویشتەکانی لوتی و تر ئیفرازاتەکانی کەسێکی توشببووی بەسەرەوە بێ ئەمە کە تۆ بە کحول بەکاری ئێنی و دەستی پێ ئەشۆی تاقیمیەکەی کاریگەری ئەوەی پێش خۆی نایەڵێ نەک بۆن نەبڵێ وەڵام من دەستم بە کحول ئەشۆم لە بەیانیەوە تا ئێوارە چین بوێ ئەیکەم یانی ئەمە شتێک نییە بۆ داهاتوو بێ ئەمە شتێکە لە ڕابردووە دەستە پیس بووە تۆ بە کحول پاکێکیتەوە نەک دەسە بە کحول بشۆی بۆ ئەوەی لەمە و دوایتە دەستە هیچ بۆنە هەر بەکتریا ڤایرۆسێک بکەوێتە سەر جەستت یا دەستت بۆنە لە نایبەرێ ئەمە شتەکە زیاتر بۆ ڕابردووە نەک بۆ داهاتوو دکتۆر با باسێک لەوە بکەین کە هەنێک کەس هەیە بۆ شوێنی تر لە لەشیان بەکاریهێن تەنها بۆ دەستە یاخود ئەتوانانی بۆ شوێنی تر بەکاری بهێنی خۆی ئەمەوەدە پاکەرەوانە تۆ ئەو شوێنانی کە بەرکەوتی هەیە لەگەڵ بۆ نەبی ئەی دەرەوە بۆ ئەوانە بەکاریەک نەک بۆنە بۆ شوێنەکە هیچ کاریگەریکی لەسەر دەرەوە نەبوو کابرا بۆنە ستا جلوبەرگی لەبەرایە بۆ نمونە پێویست ناکا بۆنە سەنگی یاس بۆ نمونە سکی یا قاچ و دەستی کە بۆ نمونە هیچ کاریگەریە بەرکەوتەی نەبووە لەگەڵ تەنی دەرەوەیە بەکاری بێنێک خۆ بە کحول دانیشێ بە کحول بیژۆ ئەمە کەوێتە قاڵ بیۆگەی باسم کرد واز باسەیەنیەوە پێویستی بەوە نییە تۆ تەنها دەست بۆنە دەم و چاو ئەمانە زیاتر بەرکەوتیانەیە لەگەڵ دەرەوەیە ڤایرۆسەکە لەسەر شوێنان ئامێنێتەوە بەس ئەوانە زیاتر زارورە ئیژنا ئەوان بەشەکانی دکتۆرۆ کەسانی کە دەم و چاویش هەر
بە دەرەوەی و ڤایرۆس هەڵئەگرێت ئەمە بزانام ئەمە بەچی بشۆرێت و پێویستە چی بۆ بەکاربهێنرێت لە ئێستاە بەڵێ بڵێ خۆی ئەمانە زیاتر ئەگەر بۆنە وەکو ڕێنمایی ئەمە وەکو من ئەوە ماسک بەکاربێنێ بۆی زوو بتوانی بۆنە ماسکەکە بۆنە یا بیگۆڕی بۆنە ڕۆژانە یا بۆنە دوای ئەوەی کە ئەچیتە دەرویتەوە ماڵەوە بیگۆڕیت ئەمە بۆنە ئەوە کەمەکاتەوە بەردەوام چی دانیشی بۆنە دەموچاویشت تاقیم کەیت و دانیشی کحول بۆ دەموچاو بەکاربێنی چکە کحول لەسەر پێستی دەموچاو زیانەکانی چەند هێندەیە وەکو دەست و قاز نییە ینی بۆن منۆکو پێستی دەموچاو پێستێکی زۆر تایبەتە زۆر ناسکە لەبەر ئەوە هەوڵبەی کحول بۆ ئەو شوێنانە بەکارنێنی ئەگەر کراش بۆن منە بە سابوون و ئاو بیشوی کافیە نەکحولی بۆ بەکاربێنی ئەی بۆ جلەکانمان دکتۆر وەگەزای بەرکەوتنمان هەیە بۆ جلەکانمان چی بەکاربێنین بۆ ئەوەی کە لەم ڤایرۆسە بە دووربین بەڵێ بۆ جلەکانمان ئێستا وەکو بۆنە بیناکەی ئێوە ئێستا بۆنە ماوەدی پاکەرەوەیەکە هەغوایە لە هەموو شوێنێکی ئاواوەکو بۆنە تەلەڤیزیۆنی گەلی کوردستان کێنە ناو ئاوا بۆنە ئەو دائیرەکان ئیتر مارکێت بێ شوێنێکی ئاوا هەبێ کە ماوەدێکی پاکەرەوەی هەبێ بۆنە بە شێوەیەکی ماوەدی تاقیم هەموو جلەکان پاکاتەوە بەڵام کە چوویتە ماڵەوە پێویستە جلەکانە لەم بەتایبەتی لەم کاتەی ئێستاەکە وەنە سەیرەکەین نەخۆشەکانی ڤایرۆسی کۆرۆنا بەرەو زیابوون چووە جلەکانە بگۆڕی بشۆرێ باشە کە بەشتن ئەم ڤایرۆسە توانی بڵێ لە ناوەچێت دکتۆر زۆربەی کات ئەم تاقیمانە موادی فاستی تایە وەکەزانین کە بەرجلەکانمانەکە یەکسەر سپی ئەکات ئەمە کاریگەری چیە لەسەر پێستمان خۆی ماوادی فاست بوونە جگەلەوەی کە ڕەنگی جلەکان تێگەیە یا ئەیگۆڕێ وەکو تاقیم بوون منە زیاتر بۆنە بۆ جلوبەرێک بەکاریە نەک بۆ دەستن و بۆرمونە دەموچاوشتن ئەو ماوەدە تاقیمانە زیاتر کحۆلیان تایەکە بۆ ئێمە بۆنە وەکو پزیشک ڕێنمایی خەڵکەکەین کە ماوەدی تاقیم بەکاربێنێ بۆ دژا ڤایرۆزیا بۆنە ناوبردنی ئەو کاریگەری ڤایرۆسی کە بۆنە لە بەرکەوتەی ڕۆژانەمانە بۆن منە لەگەڵمانە توشمانە بێ زیاتر کحۆل بەکارێنێک بۆنە ماوەدەکانتر زیاتر ئەوەی کە بۆ نەفاستۆمانە بۆ جلوبەرێک بەکارێن دکتۆر ئەگەر دقت بێت کە ئەچیتە ناو دایرەکانەوە بە تەواوی ئیتر تاقیمەکرێت ئەمە کاریگەری چیە لەسەر قژ و لەسەر پێستی سەر بەڵێ خۆی پێست قژ لەسەر پێستا خۆ دەزانی وەنە کە قژ بناغەیەکی پتەوی هەبوو پێستێکی زۆر باش و وەنمونە نۆرماڵی هەبێ ئەوە گەشەی باشترە بێ بەڵام هەر کاتێک بوونە پێستەکە وشک بوویەوە ئیتر بە کاریگەری ئەو ماوەدە تاقیمانە بێ یا بە هەر کاریگەریکی تر ئەوە پێستەکەشمان لاوازە بێ قژەکەشمان لاوازە بێ ئەبێتە هۆی قژوەری نیش لەبەر ئەوە دایمە وتومەوەنە نوێکی بەهێز لەسەر پێستێکی بەهێز گەشە ئاکات هەر کاتێ توانیمان خۆمان بگونجێنین لەگەڵ ئەو ماوەدە تاقیمانە و کەمکردنەوەی زیانەکانی لەسەر پێستمان بتوانین کە ئیتیمام یا گرنگێکی تەواو بین بە پێستەکەمان ئەو کاتە ئەتوانین گرنگی بین بە مۆکانیش ئەو کاتە مۆکانی لەسەر پێستێکی بێز گەشاکەن خوێنێکی باشتریان بۆچێت چالاکی سوۆی خوێنەکانیان و ماوەدا خۆراکی ڤیتامینێکی باشتری بۆچێ گەشەیەکی باشتری بێت دکتۆر خەڵمان دایمە گلیان لەوە هەیە کە ماوەدێکی پاکەرەوەی باش شک نابن بۆ ئەوەی کە هیچ کاریگەریەکی نەبێت لەسەر پێستیان بە تایبەت دەوانی کە قاپی پێشۆن ئەمە بزانم کە چ مەوادێک بێت باشە بۆیان بۆ قاپشتن ئەمانە ڕاستەکەی ئەمە زیاتر وەنە لایانی تۆبی نییە ئەمە زیاتر وەنە لایانی ئارایشت و ئەمانەیە وەکو بۆنە پزیشکی لایانی پزیشکی ئێمە بەس نسیحەتی ئەویانەکەین کە دوای شتن خێرا دەستیان وشکەن و ماوەدی مڕەتەب یا شێدارکەرەوەی پێست بەکاربێنن بۆ دەستوپلیان و هەوڵ بند دەستکێش بەکاربێن لە کاتی قاپشتن ئەمانەکەم ئەو نەخۆشانە زۆریان بۆ لامان کە دەستیان تووشی ئەگزیما یا وشک بوونەوە بۆ یا توێشەڵان بۆ دکتۆر چی بکەین یا ماوەدەکان ئێمە بۆنە ماواد ناتوانانی بۆنە تەحلیلیکەی بڵێ وڵی ئەم شەریکەیە باشەیە ئەو جۆرە ماوەدە باشە بۆ ماوەدی پاکەرەوەی حاجەتۆمانە بەڵام ئێمە نسیحەتی ئەوەی کەسەکانەکەین کە دەستکێش بەکاربێنن و تابویان بکرێت لە ئاو سابوون بە دوور بن زۆر بەریان نەکەوێت بەرکەوتیان نەبێت بەرکەوتیان نەبێت چکە ئەمە هۆکارەکەی ئەوەیە کە بۆن منە خۆی وەکو لە سەرتا باسم کرد پێست خۆی جۆرە چوریەک نەیچەڵی ینی بە سیوەک سروشتی جۆرە چۆرێک دەرەیە کە خانەکانی پێست توێژەکانی پێست ئەپارێزێ لە وشکبوون و توێشەڵان و هەستیارەتی و تەنانەت ئەگزیماش ئەمە کەر کاتێکە پێستی بەر ئاو سابوونەکە ئەگەوێت ئەو جۆرە چوریە سروشتێ بەسەر پێستەکەەوە نایەڵێ و پێستێکی
چۆنەڵی بێخاوەن ینی خانەکانی بێخاوەنە منەوە ئەو چاوری نییە پارێزگاریان لێ بکە لە کاریگەریەکانی دەرەوە لەبەر ئەوە پێست تووشی توێشەڵانە بێت تووشی وشکبوونەوە ئەبێت تووشی ئەگزیما بێت. دکتۆر زۆر کەس هەیە کە ئەو ماوادانە بەسەر دەستکێشەوە بەکارەهێنێت بۆ پاکردنەوەی دەستکێشەکانەمە تا چەند کاریگەری هەیە تا چەنە بێتەوە کاری کوشتنی ڤایرۆسەکان. ئەم ڤایرۆسە بەو ماوەدە کحولیانە لەناو ئەچێ ئەگەر بەسەر هەر شتێکەوە بێ نی فەرق ناکە کە مەرج نییە تۆ بڵێ وڵای ئەم ڤایرۆسە کاتێک لە ناوچێکە بەسەر پێستی دەستمانەوە بێ اینجا پێستی دەستمان کحولی پیاگەین ئەم کاتە ڤایرۆسەکە ناوچێ ئەگەر ئەو ڤایرۆسە بەسەر بۆ نمونە تەختەوە بێ قەنۆڤەوە بێ بەسەر پێستی دەستمانەوە بێ بەسەر دەستکێشەکانەوە بێ کحولی بەرکەوە لە ناوچێ کەواتە ئەوە شەر ڤایرۆسەکە لە ناوە بەڵامە باشتە دەستکێشەکە بگۆڕێگە لە توانایێت ئەتوانێت وەکو باست کرد لەسەر تەختە بێ قەنەفە بێ ئەمانش تاقیمیەوە بەکار بهێن بەڵێ ئەمانش تاقیمیان بۆ بکارێت و تاقیمی تایبەت بەخۆیانیان هەیە ڤایرۆسەکە لە ناو ئەبا هەر چۆنەوێت. دکتۆر هەنێکی هەیە گیراوەیە هەنێکی هەیە بە شێوازێکی ترە ئەمە چۆن بەکار بهێنرێ ئەمانە ڕۆژانە بە شێواز بۆ نمونە زیاتر لە دائیرەکانە بەکاربێ ئەوەی کە لە ماڵەوە بۆ نمونە زۆر پێویست نییە وانە تۆ دانیشی وەز بەسەر لە ناو ماڵەکە دروستکە هەموو دەقێ دانیشی قەنەفەکە پاکەیتەوە فەرشەکە پاکەیتەوە یا وەنە مێز و شتەکان یا وایە ئەڵێ من هەر خۆم لە ماڵەوە مێشتا نەچوومەتە دەرەوە ڕۆژانە 5 جار ئەچم دەستم مەشۆمیەمەوە دەستم بە شتێکەوێ تۆ خۆ هەر خۆ لە ماڵەکەی خۆ کەسێکی توشبوو لە ماڵەکە نییە تا بۆ نمونە ئەو ڤایرۆسە خۆ لە هەوایە نییە بڵێ لامو شوێنێکی دنیا هەیە و دەستم بەر مێزەکەی بەردەم کەوتووە لە ماڵەوە خێرابچی دەست شۆ بێتەوە لە ماڵەوە هیچ پێویست بەوە ناکات تۆ دانیشی ئەوەنە ماوادی تاقیم بەکاربێنی هەم بۆ کەلوپەلەکان هەم بۆ دەستشتن لە کاتێکە ئەمە بەکارێت زەرورە بەکاربێ کە بەرکەوتنتە بێ لەگەڵ بۆ نمونە بیئەی دەرەوە تۆ بچی بۆ دائیرەیەک بۆ بازار بۆ شوێنی کارەکەت ئەو کاتە پێویستە بۆنە ماوادی تاقیمیە پاکردنەوەکان بەکاربێ بەس تۆ لە ماڵەوەی زۆر پێویست ناکە پێویست. دکتۆر ئەگەر لە ماڵەوە بین ئەو شوێنانەی کە پاکی ئەەکەینەوە ماوادی تاقیمیش بەکارێنین ئەتوانین کە بەرگری بکەین لە پاک و خاوێنی کە هەیە بەڵ شەر نییە لە ماڵەوە تۆ کحولیە ئەو ماوادە دژە ڤایرۆسەکان بەکاربێنی بۆ پاکردنەوەی کەلوپەلەکانی ماڵەوەمان ئێمە بۆنە بە سابوونی یا بە تایید زۆربەی ئەو ڤایرۆسانە بۆنە لە ناوەچێ یا هەر ماوادێک بێ خۆ ڤایرۆسەکە بۆن هەفتەیە ناژی تۆ ڤایرۆسەکە و پەڕی 2 ساعت بۆ 3 ساعت بەسەر شوێنێکەوە ئەمێنێتەوە دوای ئەو هەرخۆی لە ناوەچێ ئەنی پێویست ناکات بۆ دانیشی تۆ بەردەوام خەریکی ئەوبی لە ماڵەوە وەنە فەرش بشۆیت و قەنەفە بشۆیت و مێزەکان پاکەیتەوە و هەموو دەقێ ئەوە ینی بەڕاستی لەم کاتەیە لایەنی دەرونی زۆر پێویستە وەنە بۆ کەسەکان چکە تۆ لایەنی دەرونی ئەوە لاواز بێ ئەنی مەناعەشە داوەزێ ڤایرۆس و تەنە بێگانەکانیش میکرۆبەکانیش بەتاوی پێتەوێرن ینی بۆ نەی وایە لایەنی دەرونی ئەوە لاواز بۆڵێ بە قورآن حەزەکەم خێرا نەجاتن بیگر بۆ شتێ ینی وای لاتۆ ینی بەڕاستی بۆنە سەیری فەیسبووکەکەی هەمەش ینی وان لێکردە جەنگێکی دەرونی جەنگێکی دەرونیان داناوە یەکێ ڕسمێکی داناوە لافتێکی ڕژەمە ینی قەینا پارێزگاریکردن و خۆپارێزی شتێکی گرنگە بۆمان بەڵام بۆنە لایەنە دەرونیەکەش لەگەڵەوەیە بۆنە نەترسی پارێزگاری بکەی خۆپارێزی بکەی ئەگەر لە دەرەوە بێ بەرکەوتن بێ لەگەڵ خەڵکەکە ماسک و دەستکێش بکەی تر ئەوەی تر ئەمێنێتەوە خۆ بەدەستۆ نییە نیوەنیە ناکرێت تۆ دانیشی خەڵک یانە دانیشتوان بخیتە بارێکی دەرونی ناجێگیرەوە و خەڵکی هەمووی یان بۆ نمونە وای لێبێ بێتەوە ژوورەوە دەست با لە مناڵەکەی خێرا دەستی بشوە دەست با لە پەرتاخێ دەستی بشوە نان بخوا خێرا دانیشێ دەستی بەرکەوتکێ نەکەوت توێش تا بچێ دەستی بشوە ئەنی ئەو بەڕاستی ئەوێ بە قەلەقی و بە نەخۆشیێکی دەرونی زیاتر لەوەجێ بۆ نانێک کەسەیە تووشی ڤایرۆسی کۆرۆنا نەبوو فەحسی کردووە هەموو نیشانەکانی بۆنە ئەڵێ تام هەیە کۆکەمی هەر ینی بەلایەنە دەرونیەکەی چۆن شتێکی پێڵەن لایانی دەرونی وازم تەوەرێک شتانەیە لەسەرەوە دوای من پێڵەن پانیکە تاگیانی بۆ کەسەکە تووشی ترسێک بووە و نیشانەکانی ڤایرۆسی کۆرۆنا لەخوا دروست کردووە ینی لەگەڵەوەی ترسەکەەوەی ئەنی بۆیە ئەم هەموو شتن و تاقیم و ئەمانە ینی تۆ کە لە ماڵەوەی دەچویتێتە دەرەوە پێویست ناکە دانیشی هەموو شتەکان پاکەیتەوە یا ئامو 2 ساعت جارە بچی دەست بشۆ بیتەوە یا خێرە مناڵێ ماچەکەی ینی پاکێکی تو یا خۆ پاکەیتەوە یا ینی ئەوە بەڕاستی بۆ نمونە حەق وایە بۆنە ئەو هۆشیارێ شەبێ لە ناو خەڵکە کە بۆ نمونە دانیشتوانی خەڵکەکە بزانێ هاوڵاتی تێبگاکە تۆ لە ماڵەوەی پێویست ناکە ینی لە ماڵەوەی لە ماڵەوە سەلامەتی
لە ماڵەکەی خۆتا یعنی پێویست ناکە دانیشی لە ماڵەوە یایی وایە نەخۆشمان بووە تۆ پێستی وەکو باسم کرد وشی گوشی بۆ هەموو 2 ساعت جار ئەچم خۆمەشۆم ویەمەوە یکاکە تۆ لە ماڵەوە ینی خۆتۆ لە کەسێکی توش بووە ناژی بڵێ وڵای ئمە بەرکەوتەم هەیە ینی بەڕاستی بۆیە تۆزێها درێژەمە ئەم لایەنە دەرونیە. دکتۆر هەر لە سەرای بڵاوبوونێم نەخۆشیەوە تا ئێستا باس لە دەست شۆردنەکرێ و گرنگێکی زۆری پێدراوە ئەمە بزانام کە دەست شۆردنێکی تەندروست چۆنەوە پێویستە ئێمە ڕۆژانە چۆن دەستمان بشۆین. بەڵێ بۆ دەستشتن ئەگەر وەکو باسم کرد ئێستا کە لە ماڵەوە پێویست ناکە لەبەر ڤایرۆسی کۆڕۆنا دانیشی بە تەواوەتی دەست بشۆی هەموو بۆنە 2 ساعت جارێک کۆمان لە خۆتی بەڵام کە هەر کاتێک کە ئەچیتە دەرەوە ییتە ماڵەوە ئەگەر دەستکێش لە دەسە ئەوە زۆر باشە دەستکێشەکە و داانیت و خێرا دەستەشوەکە دەستکێش لە دەستانە بێ ئەوە بە ئاو سابوون ئاوێکی بۆ نەشلەتێن زۆر گەرمە چەوری پێستەکان هەمووی بەرێوت و تووشی داخوران و پێزبشکی بکە ئاوێکی ئەتیادی بە سابوونێکی ئەتیادی جوان دەستە شوی جوان دەستە شوی بەڵام دەستەکە بە شێوەیە بە دکتۆر گرنگە لێرە سابوون بەکاربێنێ یا خۆ تەنها مادی تر بەکاربێنێت کە ساون هەڵگری ڤایرۆسەکەیە خۆی ئەمە یەک شتەیە لێرەیە تۆ بۆ سابوون ئەتوانێت بڵین ڤایرۆسەکە کەمەکاتەوە لە ناوی نابە بەڵام ئەی خاتە ئاستێک لە ناوی ئەبا بۆن کە کەسەکە تووشی نەخۆشیەکە نەکە یا بۆ نمونە بە شێوەیەک تووشی بێ بە شێوەیەکی ئاسان و سوود بگیرێ تەنانەت من ئەم ماسکی کە من کردومە ئەمە ڤایرۆسەکە لە سەراسەر خۆ ناپاڵێوێ نیشتەی نییە بۆ نە بڵێ وڵی من ئەم ڤایرۆسە بەمانەیە تێ ناپەڕێ ڤایرۆسەکە بە مەشە تێپەڕێ بەڵام بۆ نمونە ڤایرەڵ لۆ دەکە ینی بۆنە ڕێژەی ئەوەی کە لە جسمایە بۆنە لە ناوسیەکانە ئەو ڤایرۆسی کە یەتە ناو جسمی منەوە بە شێوەیەکی وایە ئەو نەکەمە کە مەنعی من پێی ئەوێرێ یا ئەوە تا تووشم ناکە یا ئەوە تا تووشیمەکانی شانم تیا دەرناکەوێت و بە سەلامەتی لی بۆنە نەجات. دکتۆر مەبەستم لەوە بکە ڕۆژانە چەند کەسێک هەیە سابوونەکە بەکار ئەهێنێ ئەمە بێتە هۆی هەڵگری ڤایرۆسەکە سابوونی سائل زیاتر بەکاربێ بۆی بۆن ئەوەنە دەستی هەموو کەسێکی بەرنەکەوێت چکە تەنانەت هەنێ نەخۆشی خۆی لە سابوونیشەوە گوازرێتەوە میکرۆپێ لە سابوونیشە بەسەر سابوونیشەوە ئەمێنێتەوە خۆی بیزەوت قسەکەی جەنابتە وەش هەیە بەڵام تا بکرێت سابوونی سائل ینی شلەکان بەکاربێ بۆی بۆنە یەکجار دەستی توی بەرکەوت. دکتۆر دوارێنمایت بۆ خانمان و بۆ هاوڵاتیان لەم کاتی بڵاوبوونەوەی نەخۆشیەدا چی بکەن بۆ ئەوەی کە پارێزراو بن؟ کەمترین کات بچنە دەرەوە هەنی ئەگەر زۆر زەڕوو نەبێت لەم کاتەیە نەچیتە دەرەوە خۆ کەرەنتینەکەی پێویست ناکانی وانە حکومەت بە زۆر بڵێت تۆ لە ماڵەوە بمێنەرەوە ئەمانە اینجا کە ئەچیتە دەرەوە ئیشی زەرورە هەیە ماسک و دەستکێش زۆر گرنگە بەکاری بێنی دوورکەوینەوە لە کۆمەڵەشتی ها تەقلیدی وەکو بۆ نەماچکردن و وانە تۆقاکردن لەگەڵ یەکتراوە باوەش پیاکرد ومانە ئیتر وردەوردە کەلتورمان بەرە ئەوە بچە ئەنی تاکپارێزی پەیڕۆبکەینەک بە زۆر ینی بمانکەنە ژوورەوە ئیتیمام دان بە ماوەدە تاقیمەکان لەگەڵەوەی کە باسمان کرد زیانی هەیە بەڵام بەکار بهێنرێ باشە و دەستن بە ئاو سابوون گرنگێکی تایبەتی خۆی هەیە و کە ئەچینە ماڵەوە جلو بەرگەکانمان بگۆڕین بۆ جلو بەرگەوە دانەنیشین لە ماڵەوە تێکەڵی کەسانی تربی یەکمان دەستەکانە خۆش بە سپاس بۆ ئامادەبوون سپاس بۆ زانیارەکان بۆ لە سپاس بۆ دکتۆر شێرکۆوەی پسپۆڕی نەخۆشەکانی پێست کا بەشێکی ڕاستە خۆل لامان بوو بەڵای ئازانم ئێستاش بڕگەی نیگامان هەیە بە یەکۆ بینەری بین و دواتر بەردەوامە بین.
ڤایرۆسی کۆرۆنا دەستەکانتان بە بەردەوامی بشۆن، بە تایبەتی کاتێک کە لە کارەوە دەچنەوە بۆ ماڵ. لووتتان خاوێن بکەنەوە، بکۆکن یا بپژمن، خواردن بخۆن و یا ئاگاتان لە خواردنی خۆتان بێت. لانی کەم دەستەکانی خۆت بە ئاو و سابوون بۆ 20 چرکە بشۆن. ناومشتتان لە یەکدی بخشێنن، پشتە دەستەکانی خۆتان لە یەکدی بخشێنن. لەبیرتان نەچێت کە نێوان پەنجەکانتان خاوێن بکەنەوە. پشتی پەنجەکانتان لە ناومشتتان بخشێنن، قامکە گەورەکەتان لە بیر نەچێت. نوکی پەنجەکانتان لە ناومشتی هەردوو دەستان بخشێنن، ئەمە لەگەڵ دەستەکەی تریشتان بکەن. ڤایرۆسی کۆرۆنا ژیانی خۆت و ئەوانی دی بپارێزە. بەڵێ ئازانم لەگەڵتان بەردەوامین هەروەکوتمان لا تەوەری دۆماندا باس لە گۆشەگیری و هۆکارەکانێکین بزانین کە نیشانەکانی گۆشەگیری چیە و چۆن بتوانین چارەسەر بکەین، چۆن بزانین و کەسانی لە دەوروبەرمانن تووشی ئەم نەخۆشیە بوون. هەر بۆ مەبەستەش بەڕێز ڕەحمان عەلی کۆمەڵناس بە ئاشێکی ڕاستە و خۆ لە لامانە. کاک ڕەحمان سڵاو لێ ببیانیت. سپاس دەکەم بەخێر هاتیت. سپاس. کاک ڕەحمان باس هەرتا پێناسەیەک بۆ گۆشەگیری بکەین، بزانین گۆشەگیری چییە. زۆر سپاس بۆ بەڕێستان. لە ڕاستیە گۆشەگیری حاڵەتێکی دەرونی و کۆمەڵایەتیە، بریتە لە دابڕانی کەسەکان لە کۆمەلگا لە دەوروبەر، نەمانی هیچ پەیوەندیەکی کۆمەڵایەتی، بەشداری نەکردن لە بۆنە و لە بۆنە کۆمەڵایەتیەکان و لە گروپە کۆمەڵایەتیەکانە دابڕانە لە هەموو پەیوەندیەکی کۆمەڵایەتی کە کەسەکەەوە ئەکات لە ناو ژیانێکی تایبەتی بەخۆی هەبێت کە دوورە پەرێز بێت، کە بەشداری نەکات، کە هیچ ڕاو بۆچوونێکی نەبێت لە هیچ بۆنەیەکی کۆمەڵایەتی یاخود لە هیچ دانیشتنیەکە. کەسانێکن کە بە شێوەیەکی گشتی تااقەتی هیچ چالاکیێکیان نییە، کەسانێکن کە هەموو ژیانیان یاخود زۆربەی کاتەکان بەتەنها بەسەر بن، تەنانەت ئەگەر بوونیشیان هەبێت لە ناو گروپێکە زۆر بە بێدەنگ دائانشن، حەزیان لە دەنگی زۆر و لە هەندێک فەوزا و یاخود قەڵەباڵغی نییە، بە زۆر شت تێک ئەچن. کۆمەڵە گرفت دەرونی و کۆمەڵایەتیان بۆ دروستە بێت کە ئەم کەسانە زیاتر وایان لێ دێت کە ڕۆژ بەڕۆژ زیاتر دوورە پەرێز بگرن. کاک ڕەحمانەوێ بزانم کە بەپی تەمەن ئەگۆڕێت گۆشەگیری. خۆی لە ڕاستیە لەبەر حاڵەتەکە حاڵەتێکی دەرونیە، بەڵێ وەکو ئەگەر ناوی گۆشەگیری بێت لە زیاتر لە گەورەکانە، لە کەسانی گەورە ڕوئەیە، کەسانێکن کە درک بەوە ئەکەن، ئەزانن بۆچی گۆشەگیرن، ئەزانن هۆکارەکانیان یاخود پاڵنەرەکان چین بۆ ئەوی گۆشەگیر بن. لە ناو مناڵانە جۆرێکمان هەیە ئەو پێی ناوتێ گۆشەگیری، بەڵام مناڵ دوورە پەرێزمان هەیە، هەندێک مناڵمان هەیە لە ناو داینگەکانە، لە ناو باخشی ساوایانە یاخود لە ناو قوتابخانە مامۆستا درک بەوەکە کە ئەم مناڵە دوورە پەرێز، ئەم مناڵە پەیوەندیەکانی دیاریکراون ناتوانێت پەیوەندی دروست بکات. ئەمانە ڕەنگە هۆکارەکانی پەروەردەیی بن زیاتر، بەڵام لە ناو گەورەکانە، لە ناو کەسانی هەرزەکار و گەنجەکانە یاخود کەسانێکی بەتەمەنی شەجاریان ڕوئەیە، ئەمانە ئامانج ینی خۆیان ئەزانن بۆچی گۆشەگیرن، بۆچی دوورە پەرێزن، هۆکارەکان و پاڵنەرەکان ئەزانن. کاک ڕەحمان باس لە گۆشەگیری بکەین لە ناو منداڵانە. بەڕێزت باست لەوە کرد کە ئەگەر لە ناو کۆمەڵێک منداڵدا بێ هەستی پێ ئەەکەیت کە ئەم لە هەمویان گۆشەگیرترە، بەڵام دایکان و باوکان کە ئەم منداڵە بە تەنیا ڕۆژانە ئەبینن، چۆن بزان ئەم منداڵە گۆشەگیرە و لەمان کاتیشدا بەڕێزت خاوەنی کتێبێکی تایبەتی بە ئۆتیزم، ئەمە ئەبێتە هۆکاری نەخۆشی ئۆتیزم بۆ ئەو منداڵە. خۆی زۆربەی حاڵەتە عەقلیەکان ئەوانەیە کە گرفتێکی عەقلیان هەیە ئەوانە خۆیان گۆشەگیرن، ینی بەمانای مستەڵەحی گۆشەگیرنە، بەڵام کەسانێکی دوورە پەرێزن، کەسانێکن پەیوەندی کۆمەڵایەتیان نییە، نازان پەیوەندی کۆمەڵایەتی دروستکەن، ناتوان هاوڕێتی دروستکەن لە شوێنە گشتەکانە گرفتیان بۆ دروستە بێت، ئەمان جیاوازن لە کەسانی کە گۆشەگیرن. بەڵام لێرە خێزان چۆن درک بەوەگە کە مناڵەکەی گۆشەگیرە، کە مناڵەکەی بۆ نمونە تەنهایە، بەڵام ئەچنە شوێنێکی گشتی سێرەکە مناڵەکەی هیچ، چکە مناڵ خۆی بە گشتی بە شێوەیەکی گشتی هەموو زانایانی کۆمەڵاسی کۆکن لەسەرەوەی کە مرۆڤ بوونەوەرێکی کۆمەڵایەتیە، ناتوانێت بە تەنها بژێ، پێویستی بە کەسانی کە و پێویستی بە گروپەکانی کە هەیە بۆی پەیوەندیان لەگەڵا دروستکە و ژیان، چکە لە ڕابردووە کە ئەوان باسەوەکەن کە مرۆڤ لە ئەشکەوتە ژیاوە،
پێویستیان هەر بە یەک هەبووە کەوای کردو دواتر یەک بدۆزنەوە پەیوەندی دروستکەن بەڵام کاتێک دینە سەر ئەوی کە مناڵێک لەناو خێزانە هەندێک خێزان ئەڵێن ئێمە خۆمان کەم دوین هەندێک دایک و باوکەی ئەڵێن ئێمە کەمترین قسە ئەەکەین ئێمە کەمترین پەیوەندیمان هەیە بۆیە مناڵەکەمان وایە ئەمە ناکاتە پێوەرێک بۆ ئەوی کە تۆ بڵێ ئەم مناڵش ئەبێ هەمان شێواز بێکو دایک و باو ڕەنگە جاری وایە کاردانەوەی ئەبێت بەڵام لێرە دایک و باو کاتێک ئەبینن مناڵەکان لەناو کۆمەڵی مناڵایە بۆ خۆی بەتەنها یاری ئەکات مەرج نییە گرفتێکی ژیری هەبێ مەرج نییە ئۆتیزم بێت یاخۆت مناڵێک بێت کە کۆمەڵی گرفتی ژیری هەبێ ناتوانێت پەیوەندی دروست کات بەڵام نازانێت فێر نەکراوە هاوکاری نەکراوە بۆ ئەوی کە چۆن پەیوەندی لەگەڵ مناڵەکانە دروستەکات بۆ بوون هاوکاری نەکراوە بۆ ئەوەی کە لەناو گروپێکە لەناو کۆمەڵی مناڵە چۆن کەسەکان هەڵبژێرێت چکە مناڵ خۆی بە تەبیعەت کەسێکی کۆمەڵایەتیە حەزی لێ پەیوەندی دروستەکات کە زۆر دڵخۆشە بۆی کە میوانێک دێت زۆر دڵخۆشە کە چێتە شوێنێکی تازە بۆ ئەو بەڵام لێرە خێزان کە بینی مناڵەکەی هەڵسوکەوتێکی نامۆی هەیە مناڵەکەی هیچ گرنگێک بە مناڵادا طبعاً ئێمە ئەبێ ئەومان لەبیر بێ کاتێکەشینە شوێنێکی تازە مناڵەکە ئەبین یاخود کاتێک میوانێک دێت سەرەتا مناڵ سروشتی مناڵ وایە کە شەرمێکی تایە ئەوەستێت هێوا شەش دوای پەیوەندی دروستەکات بەڵام ئەگەر هەوڵی نایە بۆ دروستکردنی پەیوەندێکە لە شوێنی خۆی مایەوە گرنگی بەو مناڵە یاخود بەو کەسە نایەکە ئەو لێرە ئەبێ گرفتە خێزان هەستی پێ بکە ئەم حاڵەتە ئەگەر لە مناڵیە بوونی هەبوو لەناو داینگە و لەناو باخشی ساوایان و لەناو قوتابخانە درکی پێکرا کاری لەسەر نەکرا ئەو کەسانە زیاتر بە گۆشەگیری ئەمهێنەوە و ئەگەری زیاتریان هەیە بۆی کە تووشی گۆشەگیریە بن لە تەمەنی هەرزەکاری و گەنجێتی و دواتریشدا کاک ڕەحمان گۆشەگیری منداڵان جیاوازترە لەوانەی گەورن ئەمە بزانم کە دایک و باوکان چی بکەن بۆ ئەوی کە منداڵەکانیان ئەم حاڵەتیان نمێنێت ئەگەر هاتوو درکیان بۆ کرد کە مناڵەکە کۆمەڵە گرفتی هەیە کە تێکەڵ نابێت کە گۆشی هەندێک جار هەیە خێزان خۆی ژینگەیەک دروستەکە بۆ مناڵەکەی گۆشەگیر بۆ نمونە لە تەمەنی مناڵیە ئایپات و مۆبایلێکی بەدەستەوەیە کۆمەڵە یاری ئەلکترۆنی بەدەستەوەیە پرێسێشینی هەیە ژوورێکی تایبەتی هەیە لەم ژووری خۆی مناڵەکە نایەتە دەرەوە تەمەنی 3 ساڵ و 4 ساڵ و 5 ساڵە ژیانێکی بۆ ژیانێکیان بۆ دروست کردووە کە پێویستی بە هاوڕێ نییە ئەمە گرفتێک دواتر لە تەمەنی 6 ساڵ و 7 ساڵ و تەنانەت دواتریشە لە قۆناغی قوتابخانەشە هەندێک جار خێزان دەستێوەردانەکە لە هاوڕەکانی مناڵەکە ئەم هاوڕێ ڕەتەکاتەوە ئەوەی پێ قبوڵ نییە ئەم هاوڕێیە وایە ئەوە مناڵی فلان خێزانە نابێ هاوڕێتی بکەیت ئەگەنە قۆناغە سێرەکەن مناڵەکان بە هیچ شێوەیەک هاوڕێی نەما لەبەر ئەمان دەستێوەردانیان کرد لە هاوڕەکانی بۆیە ئەبێ خێزان ڕێگە با بە مناڵ کە خۆی بتوانێت کەسێتی ئەوەندە بەهێز بە خۆی بتوانێت هاوڕەکانی هەڵبژێرێ کە کاتێک هاوڕەکانی هەڵبژارد لێرە ئەتوانین تێبینی بین ئەم کەسە بەو شێوازە مامەڵی لەگەڵا بکە ئەوە بەو شێوازە بەڵام کاتێکی من ڕێگریمان لێ کرد کە هاوڕەکانی دروست کرد کە هەموو هاوڕەکانمان ڕەت کردەوە ئەگەنی قۆناغی کە مناڵەکە هیچ هاوڕێکی نامێنێ بۆیە جاری وایە خێزان خۆی هۆکارە بەوەی کە ژیانێکی بۆ دروستەکە بەوەی کە تێکەڵی هاوڕێگە ناکە بەوەی کە نایبێنە ئەو شوێنانی کە مناڵی تایە دایک و باوکە کە سەرقاڵی ژیانی خۆین هەموو ئەو کەسانی کە پیشەیەکیان هەیە کە بەردەوامی سەرقاڵی پیشەکانیان مناڵەکانی ڕەنگە جۆرێکی گۆشەگیری تیابێ جۆرێک بێت لەوەی کە تااقەتی نەبێت دایک و باوکەکە کاتێک خۆیان کاتیان نەبوو لەگەڵ مناڵەکە بەسەری بەرن لێرە و پەیوەندی کۆمەڵایەتەکە دروستە بێت کاتێک دایک و باوک کاتێکی زیاتری هەبوو لەگەڵ مناڵەکە پەیوەندەکان دروستە بێت هێواشەوەش مناڵەکە لەناو کۆمەڵگا هاوڕێتی دروستەکە و پەیوەندەکانی زیاتر بێت ئەگەر هاتوو ئەمانەشی کرد بەڵام هەر گۆشەگیریەکە ڕوو لە زیاد بوون بۆ پێویستە دایکان و باوکان چی بکەن پێویستە سەردانی کەسانی پسپۆرت بکەن بێگومان خۆی لەو حاڵەتە ببرن لەو حاڵەتە باشتر وایە ئەگەر درکیان بۆ و هەموو ڕێگاکاریان بەکارهێنا هەوڵیان بۆدا هەوڵێت دروستکردنی هاوڕێتیان بۆدا بەڵام مناڵەکەیان لەو جۆرەیە کە هاوڕێتی دروست ناکات گرنگی نادات بەڵێ ئەکرێت سەردانی کەسانی پسپۆرت بکرێت سەردانی پزیشکێکی دەرونی بکرێت بۆی لێرە چکە هەموو حاڵەتەکان هەموو حاڵەتە دەرونیەکان هەموو نەخۆشیەکان چ جەستەی بێ دەرونی بێ ئەگەر بێت و هۆکارەکەی نەزانین ناتوانین هەوڵ بۆ چارەسەر بین واتە ئەبێ هۆکارەکەی بزانێت خێزان مناڵەکەی بۆ دوورە پرێزە مناڵەکەی بۆ پەیوەندی دروست ناکە مناڵەکەی بۆ گرنگی بە دەوروبەر نادا لە ڕابردووە یەکێک لە کێشەکانی ئەوەی خەڵک ئەوە بوو کە مناڵەکەی نەئەهاتە ژوورەوە یعنی حەزیە کرد بێتە ژوورە بەڵام مناڵەکەی لە دەرەوە یاریە کرد بەڵام لە ئێستا
ڕەنگە خێزانێکە بێ حەسکا مناڵەکەی بڕاتە دەرەوە بەڵام مناڵەکەی نەڕاتە دەرەوە بۆ لەبەرەوەی ژیانێکی لە ناو ماڵە هەیە لەبەر ئایپات و مۆبایل و شتەکەەوەی لێ کردو چکە مامەڵەکردن لەگەڵ ئەو شاشەیە خۆشترە تا مامەڵەکردن لەگەڵ مرۆڤەکانە بۆیە ئەگەر درکیان بۆەوە کرد کە مناڵەکەیان کۆمەڵە گرفتی هەیە بەڵێ ئەبێت سەبێ سەردانی بکەن ئەبێ ئەگەر حاڵەتەکە گەیشتە حاڵەتێک کە بەرەو قورسی ڕۆیشت ئەگەر بێت و لە مناڵەیە چارەسەر نەکرێت ڕەنگە لە گەورە بوون و لە هەرزەکاریە قۆناغەکان قورستر بن. کاک ڕەحمان بابینە سەر هۆکارەکانی دروستبوونی گۆشەگیر لە کەسانی گەورە. ئەمەیەت باسێکمان لە خێزان کرد پێشتر کە خێزان ڕۆڵێکی تایبەتی هەیە لە دروستبوونی گۆشەگیری. بابینە سەر باسێک لەسەر ڕوودا و هەنێک کەس هەیە باس لەوە ئەکەن کە پێشتر وانە بوون بەڵام ڕوودایەک بەسەر ژیانیانە هاتووە و وای لێکردون کە حەز ناکەن تێکەڵاوی کەسانی دەوروبەریان بن گۆشەگیرن بەردەوام. ئەمێ باسێک لە ڕووداوەکان بکەین. هەندێک جار مرۆڤ لە ژیانە تووشی سەدمەیەکە بێت تووشی زەبرێکی دەرونی ئەبێت کەوای لێکە داببڕێ لە کۆمەلگا هەندێک دیاردە یاخود هەندێک کێشە و گرفتی کۆمەڵایەتی هەیە کە کەسەکان والیەکە زیاتر دوورە پەرێز بن هەندێک کەس بڕۆی وایە کە تاوەکو پەیوەندی کۆمەڵایەتی زیاتر بێ کێشە و گرفتی زیاتر ئەبێت ئەمە بە شێوەیەک بیرکردنەوەیەک هەیە لە ناو تاکەکانی کۆمەلگا بەڵام زۆر جار ئەو ڕووداوانە ئەو کێشانەی کە مرۆڤ تووشی ئەبێت بێتە هۆی زەبرێکی دەرون یاخۆ جاری وایە کەسێک لەدەست ئەیە کەسێکی زۆر خۆشەویستی لەدەست ئەیە ئیتر وای لێ دێت ئەم کەسە تەواو تااقەتی کەسی نامێنێت پەیوەندەکانی تاو سنووردار ئەبێت هەندێک جار هەیە کێشەکان ڕەنگە چەندێک دەرونین ئەوەندە کۆمەڵایەتی بن لەناو کۆمەلگا ڕوبەڕوو کێشە ئەبێتەوە هەندێک جار هەیە هەندێک مرۆڤ خۆیان جۆرە شەرمێکیان تایە بەهۆی گرفتێکی دەرونیەوە بێت یاخود گرفتێکی جەستەیەوە بێت بۆ نمونە کەسانی کەم ئەندام هەندێکیان یاخود زۆربیان تووشی گۆشەگیری ئەبن بەهۆی ئەو بربەستی کە هەیەە هەندێجار ڕێگریەک هەیە لە لەوەی کە مرۆڤ تێکەڵ ببێت لەوەی کە پەیوەندی کۆمەڵایەتی دروستکات کاتێک کە گرفتێکی جەستەی هەیە کاتێک کە کێشەی زمانی هەیە ئەو کەسانی کە لە زمانە گرفتیانەیە کە وشەکانیان لێ تێکەچێت کە قرس قسە ئەکەن کە زمان گرتنیان هەیە ئەمانە زۆر جار ئەبنە هۆی گاڵتەکردن لەلاو بە تایبەت لەناو مناڵان کە گاڵتەی پێەکات کە بنە جێگای سەرنجی دەوروبەر وای لێکە زیاتر گۆشەگیر بێت بۆیە زۆربەی ئەو کێشە دەرونیانش کە هەیە ئەبێتە هۆی ئەوەی کە قورستر بێت کاتێککە کەسەک و گۆشەگیرە بێت چکە مرۆڤ هەتاوەکو گۆشەگیر بێت حاڵەتە دەرونیەکانی زیاد دەکات مرۆڤ ئەگەر لە قۆناغی هەرزەکاری و لە قۆناغی مناڵی و هەرزەکاری و گەنجێتیە لەگەڵ گۆشەگیرەکە چکە هەندێک گۆشەگیر هەیە و کوتم ڕەنگە ئاسایی بێت مرۆڤێک خۆی کەم دووە مرۆڤێکە خۆی کەمترین پەیوەندی کۆمەڵایەتی هەیە بەڵام سنووردارە پەیوەندەکانی ناتوانێت لەگەڵ هەموو کەسێکە هاوڕێتی دروستکات بەڵام ئەگەر هاتو گۆشەگیریەکە بە شێوەیەکی قورس بوو کەسەکە تاو داخرا تەنانەت لەگەڵ ئەندامەکانی خێزانیشە قسەی نەئەکرد و پەیوەندی دروست نەئەکرد خواردنەکەی ئەخوا ئەچێتە ژوورەکەی خۆی جۆرە خەمۆکیکی لەگەڵا بوو لێرە ترسناکە ئەبێ دەستێوەردان بکرێت تەنانەت ئەبێت پزیشکێکی دەرونی ڕەنگە لە ڕێی چارەسەرەوە ڕێ بەکەریانانی دەرمانەوە کاری لەسەر بکات چونکە حاڵەتەکە قورسە بێت بەبێ هەندێک توێژینەوە ئەو مرۆڤانەی کە لە قۆناغی گەنجێتی و هەرزەکاریە خەمۆکییان زۆرە ئەگەری زیاتریان هەیە بۆی کە تووشی لە بیرچوونەوە ببن لە پیرە بۆیە ئەمانە هەمویان کاریگەریان لەسەر حاڵەتەکانی کە هەیە بۆیە لە ناو خێزانیشە یاخود لە ناو گەنجەکان ناو هەرزەکارەکانە ئەگەر هاتو هۆکارەکان نەزانڕێترە هەوکارەکان ڕوودایەک بوو گرفتێکی ناو خێزان بوو گرفتێکی جەستەیی بوو لە کەسەکە بوونی هەبوو ئەمانە کە بوون بە هۆکار بۆی کە کەسەکە بەرەو گۆشەگیر بڕوا ئەبێت خێزان زوو خەمی بخوا و زوو دەستێوەردان کە ئەو کوتم تەنانەت بگاتە لای پزیشکێکی دەرونی هەندێک جار و پێویستاکە ڕەنگە بەکارهێنانی دەرمان ڕێگریەک بێت بۆەوەی زیادکردنی حاڵەتەکە. کاک ڕەحمان لە کاتی ڕوودانی هەر ڕووداوێک پێویستە چواردەور چۆن مامەڵە لەگەڵ ئەو کەسەیە بکات بۆی کاریگەری نەبێت لەسەری. بەداخەوە ئێمە زۆربەی خێزانەکان و تەنانەت دەستگاکانیشمان ئەو شاریمان نییە کە ئەو ڕووداوانە چکە هەندێک ڕووداو هەیە کاریگەریەکانی لەسەر کەسەکانی جیاوازە بۆ مردنی کەسێک هەندێک جار کاریگەری لەسەر کەسێک لە ئەندامانی خێزان کەمتر تاوکو لەسەرێکیکە لەسەر مناڵ ڕەنگە کاریگەریکی زیاتری هەبێت بۆیە لەم حاڵەتانە خێزان چکە جاری وای خێزان خۆشی لەناو ئەو ڕووداوایە ناتوانێت کە خەمی شتەکان بخوات بۆیە ئەبێت ئێمە کۆمەڵی دەستگامان پێویستە کۆمەڵی دامەزراوەمان پێویستە کە دامەزراوەی دەرونی و کۆمەڵایەتی بن بۆ هاوکاریکردنی ئەو کەسانی کە تووشی زەبری دەرونیە بن بەداخەوە زۆر کەمە یعنی ئێمە لە ڕابردووە
عیب بوو ئەگەر کەسێک کێشەیەکی دەرونی هەبێت یاخود کتێبێکی دەرونی بخوێنێتەوە یاخود بچێت لای پزیشکێکی دەرونی. ئێستا سوپاس بۆخوا ژمارەی پزیشکە دەرونیەکانی زیادیان کردووە، ژمارەی پسپۆرەکانی بواری کۆمەڵاتی و دەرونی زیادیان کردو. بەڵام لێرە کاتێک ڕووداوەکە ڕوو ئەیە ئەبێ ئێمە بزانین کاریگەری لەسەر چی ئەندامێکی خێزان زۆر هەیە. مەرینی تووشی گۆشەگیری بکات، ڕەنگەوای لێ بکات کە بیر لە هەندێک بیرۆکەی خۆکوشتن و هەندێک بیرۆکەی خراپتری بەسەرا بێت و بەتایبەت لە گۆشەگیریشە منە حاڵتم بچوو ئاماژەی پێ بم ئەو کەسانی کە زۆر گۆشەگیرن ئەو کەسانە زۆرترین ڕەنگە بیرۆکەی خۆکوشتنیان لەلا دروست ببێت و ڕەنگە زۆرترین بیرۆکەی خراپیان لا دروست بێت بەتایبەت ئەگەر هات و هۆکارەکان کۆمەڵایەتی ڕەنگەن دەجات بیر لەوە بکەنە کە چۆن تۆڵە بسێننەوە کە چۆن حەقی خۆیان وەربگرنەوە ئەمانە کۆمڕە گرفتن. بەڵام لە کاتی کاریگەریەکانی هەر ڕووداوێکە کە لەسەر کە ئەندامانی خێزان ئەبێت ئەبێ خێزان وشارێکی تەواوی هەبێت بەرامبەر بەو ڕووداوە و کاریگەریەکانی لەسەر ئەندامانی خێزان ئەگەر لە توانای خۆی نەبوو کە دەستێوەردان بکات و کە خەمی کەسەکە بخوا هۆڵی چارەسەری بات ئەبێ کەسانێکی کە هەبن لە دەرەوەی خێزان ئەوان خەمی بخۆن و هەوڵی لەگەڵا بن. دەستەکانە خۆش بێ کاک ڕەحمان باسمان لە بەکارهێنانی تۆڕە کۆمەڵایەتیەکان کرد وە لە خێزان کرد وە لە ڕووداوەکان کرد. گرنگە لەلام باس لە شەرم بکەین. زۆر کەس هەیە کە شەرمنە و لە تا ئەوەی کە شەرمنە ناتوانێت تێکەڵای دەوروبەری بێت ئەمە پێویستە چۆن چارەسەر بکرێت. خۆی لە ڕاستیە ئێمە وەکو ئەوەی کە باسمان کرد و چەند جارێکیشمان ئاماژەمان پیاوە ئەم تۆڕە کۆمەڵایەتەکانی ئێستا پەیوەندەکانی کەم کردوێتەوە. مرۆڤەکان ئاسانکاریکی ژیانی زۆر بۆ بووە تەمان لەگەڵ ئەوەی کە ژیان زۆر ئاڵۆز بووە بەڵام لە ڕووی کۆمەڵایەتی زۆر ئاسانتر بووە کە بتوانێت بە پەیوەندیەک ئەتوانێت بە مەسجێک هەواڵی کەسەکە بپرسێ و ئاگای لە بارودۆخەکان بێت. بەڵام هەندێک حاڵەت هەیە خێزان خۆی شەرم دروستەکە لە لای مناڵەکە ئەڕواتە شوێنێکدا ئینشاڵڵا مناڵەکەم شەرمنە ناتوانێت مەسەنەن شەرمەکە قەینەوازی لێ بێنە شەرمەکە ناڕۆتە ناو مناڵەکان وای لێ ئەکە ئەمە ئەبێتە خویەک لە لای مناڵەکان دواترشکە گەورە ئەبێت. بەڵام ئەگەر شەرمەکە چۆن ئێمە گۆشەگیرەکەوتم ڕەنگە هەندێک لە هۆکارەکانی جەستەیی بێت کە کەسەکە کۆمەڵێک گرفتی جەستەیی هەیە ئەبێتە هۆی ئەوەی کە شەرم ئەکات تێکەڵ ببێت لەبەر ئەو گرفتە دەرونیانی کە هەیەی یاخود ئەو گرفتە جەستانی کە هەیەی شەرم ئەکات کە تێکەڵی کەسەکان بێت بەردەوام ترسی لەوە هەیە طبعاً ترس و شەرم دوو دیاردن کە پەیوەندیان بە یەکەوە هەیە مرۆڤەکە لە ترسا شەرم ئەکات مرۆڤەکە لە شەرمە ئەترسێت کە ئەترسێت ئەڕاتە شوێنێک ئەترسێت کە هەڵەیەک بکات هەموو چاوی لەسەر بێت. ئێمە لێرە لە پەروەردەکردنە زۆر گرنگکە مناڵ فێرکەین کە شەرمی نەبێت مناڵ فێرکەین کە چوو خۆی داوای شتەکان بکات بۆ نمونە من نمونەیەکی زۆر سێ کەسێکی کەم ئەندام لەسەر عارەبانە بوو وتی من چەندین جار لێرە مەسەنن خەڵک مناڵ هەبووە نزیکم بۆتەوە هەستم کردو دایک و باوکەکە پیان ناخۆش بووە نانێشتوتی جارێکیان لەسەر عارەبانە بوو مناڵێک لە سیارێک دابەزێ هات بۆ لام سەڵاوی لێ کردم چێنەوەشێتەوە تۆ بەچی وات لێ هاتووە من پێم وت من ئەمە لەغم پێماتەقێتەوە هەردوو قاچێت زۆر قسەی لەگەڵا کردم ئەو مناڵە لە ئەوروپا ژیا بوو لە ئەوروپا ژیا بوو ژینگەی قوتابخانە ژینگەی خێزان ژینگەی قوتابخانە و داینگە و شوێنەکان وا ئەکات کە مناڵ پێویستەکە شەرم نەکات ببوورە بڕات بپرسێت نزیک ببێتەوە لە کەسەکان ترسیتیان نەبێت بەڵام کە شەرمت لە ناوێت دروست کرد خۆمان شەرمان لە ناوێت دروست کرد ئەم شەرمە ئەبێتە هۆی ئەوەی کە دواتر گۆشەگیر بێت کە دروست هاوڕەتی دروست نکات کە بەردەوام ترسێکی تیاها بێت کە هەرچوو هەر شوێنێک چاوەکانی لەسەر بێت کە چوو هەر شوێنێک ڕەنگە تووشی گرفتێکی دەرونی بێت لەو شوێنە بۆیە ئەمانە گرفتەکانی بەتایبەت گرفتی گۆشەگیری زیاتر ئەکات وای لێکا کەسەکە بە هیچ شێوەیەک پەیوەندی کۆمەڵایەتی نەمێنێت. کاک ڕەحمان وەکو دوامین پرسیارم ئەمە باس لەوە بکەین کە چی بکەین بۆ ئەوەی کە کەسانی گۆشەگیر چارەسەر بکەین و ئەو کەرنتینەی لە پێشەوە هەبوو ئێمە زۆربەی کاتەکانمان لە ماڵەوە بەسەر ئەبرد ئەمەوێت باسێکیش لەوە بکەین کە چی بکەین بۆی ئەو کەرنتینەیە کاریگەری نەبێت لەسەر ژیانی داهاتوومان. من لە کتێبێکم ئامادەیە بۆ چاپکردن لەسەر پوختەیەک لە پەروەردەی تایبەت لە پێشەکەیکە سوپاسی کۆرۆنام کردووە طبعاً سوپاسی کۆرۆنا نەک بەوەی ئەو زیانی کە گەیان بەڕاستی زیانێکی گەورەیدا لە جیهان و لە هەموو کۆمەڵگاکان لە ڕووی دارایی و لە ڕووی ئابووری و لە ڕووی مردنی هەندێک کەسانەوە بەداخەوە بەڵام لە ڕووی کۆمەڵاتی و کاریگەریەکی باشی هەبوو خێزانەکانی کۆکردەوە هەندێک خێزان هەبوو ڕەنگە لە هەموو تەمەنیە کۆیکەیتەوە ساعاتێک لەگەڵ مناڵەکانێدا نەنوشتووە
باوکی وا هەبوو ڕەنگە هیچ دەرفەتی ئەوەی نەبوو بێت بەڵام ئێستا لەگەڵ مناڵەکانیە یاری ئەکات دائنیشێت کاتێکی بۆ تەرخانکردن ئەم پەیوەندیە کە گرنگترین شوێن خێزانە کە پەیوەندەکان لە خێزانەوە دەست پێەکە کە خێزان ڕۆڵی هەیە لەوەی کە مناڵێکی شەرمن دروستکە یا مناڵێکی ترسنۆک یا مناڵێکی گۆشەگیر لە هەمان کات شاتوانێت مناڵێکی کەسێتێکی بەهێزی تا دروستکات مناڵێک شەرمی نەبێت ترسی نەبێت بڕوا بپرسێ بەڵام لە کۆمەلگای ئێمە بەداخەوە کە مناڵێک بڕوا بپرسێت دەستکاری شتێک بکات حەسکات لە نزیک بێتەوە لە کەسەکان پێی ئەڵێن مناڵێکی بێشەرمە پەروەردەیەکی باشی نییە مناڵێکە ڕەنگە دایک و باوکەکەی چی ئەنی کۆمەڵێک زاراوە بەکارهێنین بەرامبەر بەو حاڵەتەکەەوە ئەەکەین خێزانەکە پێی عیب بێت کە مناڵەکەیشی نزیک بێتەوە ئەویش هەندێکجار هەیە لە کاردانەوەی ئەو تێڕوانینە هەندێکجاری ڕەنگە بە گوتن نەوتێ بە چاو بە یەک تێڕوانینی چاوی کەسی بەرامبەر ئێمە هەستەکەین کە ڕخنەی هەیە لە شێوازی قسەکردنی مناڵەکەمان بۆیە تۆ ناچارە بێ دایکەکە هێنێتە لای خۆی ڕەنگە لێشی بات کە یاڵێ دانیشە ئەوەمەکە بۆیە خێزان کاریگەریەکی زۆر گەورەی هەیە لە دروستکردنی کەسێتی مناڵ لە دوورخستنەوەی مناڵ لە حاڵەتە دەرونیەکان لە زاڵبوون بەسەر حاڵەتێکی دەرونی ئەگەر لەبەر هەر ڕووداوێکە ڕوویە بۆیە خێزان و لەگەڵ ئەوەشە پێویستمان بە دامەزراوەی کۆمەڵایەتی و دەرونی باش هەیە کە بتوانێت لەم کاتانە ئێستا بۆ نمونە لە ڕابردووە بوومەلەرزەکە حاڵەتێکی دەرونی خراپی لای مناڵ دروست کرده بوو بەڵام بەداخەوە هیچ دەستگایەکمان نەبوو کات لەسەر ئەوەی کە لە ناو قوتابخانەکانە تیممان هەبێت بچێتە قوتابخانەکان بۆ مناڵەکانی باسکە ئەم شتە چییە دووبارە بوونەوەی چۆنە ئەگەر وا بوو یعنی ئەمە گرفتێکی گەورەیە ئێمە کەم و کوڕێکی زۆر گەورەمانەیە لە ناو بوونی دامەزراوەکانە خێزانیش خۆی ئەوە سەرقاڵە ڕەنگە کاتی نەبێت بەڵام ناکرێت لە دوای ئەم کەرنتینەوە ناکرێت لە دوای ئەم بارودۆخەوە خێزان بگەڕێتەوە دۆخەکەی جاران و پەیوەندەکان وەکو جاران تێک بچێت دەستەکانە خۆش بێ سپاس بۆ ئامادەبوون سپاس بۆ زانیاریەکانە بەڵێ سپاس بۆ بەڕێز ڕەحمان عەلی کۆمەڵناس کابەشێکی ڕاستەوخۆ لامان بوو بەڵێ ئازیزانم ئێستاش بڕگەی دەنگ و ڕەنگی سلێمانیمان هەیە با بێ کۆبینەری بین و دواتر بەردەوامە بین. What's up?
بەڵێ ئازانم لەگەڵتان بەردەوامی هەروەکوتمان لە چاوەری سێماندا باس لە مێژووی شاری سلێمانیەکەین باس لەوەکەین تا چەند ڕۆڵەکانی ئەم شارە کاریگەریان هەبوو لەسەر ئەو ڕووداوانەی کە ڕۆژانە ڕوویداوە لە سەر شۆڕش و ڕاپەڕینەکان لەمان کاتیشدا باس لەوەکەین ئەم شارە شاری شاعیران و نووسەران و ئەدیبان بووە تا چەند لە ئێستادا مۆرکەکەی هەڵگرتووە وەکو خۆی ماوەتەوە هەر بۆ مەبەستەش دکتۆر ئاکۆ شوانی مامۆستای زانکۆ باشێکی ڕاستە و خۆل لامانە دکتۆر گیان سڵاو لەوێ بەیانیت باش بێت سپاس دەکەم بەخێراتیت دکتۆر گیانەمێ سەرتا باسێک لە مێژووی دروستبوونی شاری سلێمانی بکەین دواتری لەسەر لایەنە جوارەکانی ئەم شارە ئەگەر باز لە مێژووی دروستبوونی سلێمانی بکەین بێگومان چەند ڕاوبۆچوونێکەیە ڕاوبۆچوونێکی زاڵ ئەوەیە کاڵێ لە 1984 سلێمانی دروست کراوە لەسەر دەستی برایم پاشای بابان ڕیچ پێی وایە ئەم مێژووە لە زاری هەمزاغای مەسرفەوە باسیەکە کە پێی وتوتی ساڵی 1920 هاتۆتە سلێمانی ڕیچ لە مانگی 5 پێم وابێ ئەڵێ هەمزا ئاغای مەسرف پێیوتم ڕێگۆک ئێستا لە بیرمە 30 ساڵ بەردە ئێستا سلێمانی دروست کرا بە پێی قسەکانی باپیرەیە کە کاتە باپیرە گەورەی پیرەمێردی شاعر ئەبێ ساڵی 1990 دروست کرا بێ گرنگەوەیە لە بینی ساڵانی 1984 تا 90 ئەلو دەورەیە دروست کراوە کە دروست کراوەیە لە تایبەتمەندەکانی سلێمانی ئەوەیە جیاواز لە شارەکانی دیکەی کوردستان هاوشێوەی شاری سنا کە دروست کراوە بۆ پایتەخت دروست کراوە تۆزانی شار بەگشتی نەک لە کوردستانە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە شارگەلێکن کە لە ئەساسا بۆ شار دروست نەکراون لە ڕێگای کاروان سەرایەکەوە بەرەبەرە کۆبوونەوە با بڵین کۆبوونەوەی خەڵک دواتر با بڵینەوەی کە پێڵێن الهجرة الغير منظمة ياخذ كۆچکردنی ناڕێک و پێک و هی خەڵکی دەوروبەر بەرەبەرە فراوان بووە بە شار ئەم پێناسەی شار لەگەڵ سلێمانیە ئەم نەوع شار لەگەڵ سلێمانیە یەک ناگرێتەوە چکە لە ئەوروپاشا کە شار دروست بووە بە پێی پێشکەوتنێکی مێژووی ئابووری گەورە بووە بە شار هەرچی ئەم شارێن تۆمڕۆ لە ئەوروپا سەیریانەکەی مێژوویەکی گەورە و با بڵێن پێشکەوتنێکی ئابووری گەورە کردوونی بە شار لە گۆڕانی لە مەرحەلەی ئیقتاعیەتەوە بۆ مەرحەلەی سەرمایەداری سەرهەڵدانی چینی بۆرژوا دروستبوونی شارە گەورە صناعیەکان لای ئێمە دوو شارمانەیە لە کوردستانی با بڵین ڕۆژهەڵات ئەردەڵانیەکان سنیان دروست کردووە لە کوردستانی باشوور بابانیەکان سلێمانیان دروست کردووە کە لە بنیادەوە هەم بۆ شار دروست کراوە هەم بۆ پایتەختیش دروست کراوە یعنی ئەمە بۆ خۆی وای لێکات جیاواز بێ لە شارەکانی دیکە کە بە گشتی پێم وایە ئەم سیمایانی سلێمانیان بەسەرا ناچەسپێ بێگومان کە دروستیش کراوە ئەو بۆ پێودانگەی ئەو کاتانە مەسەن بۆ نمونە لە قڵاچۆلانەوە سلێمانی کە دروست کراوە لەگە قڵاچۆلانە زۆر پێشکەوتوتر بووە لە ڕووی پێک شوێنی جوگرافی پێگەکەی بواری فراوان بوونی ئەم شارە برایم پاشا خۆی لە بەغدا ژیاوە بەغدا ئەو کاتە شارێکی پێشکەوتوو بۆ بەراورد لەگەڵ شارەکانی دیکەی ئەمڕۆی ئەم ناوچەیە کە هاتوۆتەوە و لە قڵاچۆلان بوو بە لامان کاتە برایم پاشا زیاتر لە دەسەڵاتی عوسمانی و بەغدا و مەمالیکەکانەوە نزیک بووە پێی وا بوو ئەم قڵاچۆلان لە ئێرانەوە نزیکە ئێران بەردەوام مێمڵ و دژی ئەوان بوو با بڵین لەبەرەوە پێی وا بۆ ئەوەی کەوا لە هەژبوونی ئێران دوورکەوێتەوە بوویکەوە لە شارێکا بێ کە بواری فراوانکردن و بشێ بۆ پایتەختی منیشتنی بابان ئێرەیان بە باش زانی و وەکو شارێکی گەورە دروست کراوە. کاکاکۆ بابینە سەر مێژووی دروستبوونی شاری سلێمانی لە ڕۆی کللتور و فەرهەنگ و سیاسیەوە ئەگەڕێتەوە بۆکەی تۆ لێرە کە باز لەوە کە بێ ئاگال لە پێکهاتەی سلێمانی بێ سلێمانی شارێکی تایبەتمەندێتی خۆی هەیە کە دروست بووە و ئاماژەمان پێکرد چونکە خەڵکی بابانەکان کە لە قڵاچۆلانەوە هاتوون ژمارەیەکی کەم بوونە هەتا دەڵێ دار و پەردووی خانۆکانیان لەگەڵ خۆیان نەهێناوە بەڵام برایم پاشا کە لێرە بنیادی شاریان داناوە قەیسەریان دروست کردووە حەمامیان دروست کردووە مزگەوتی گەورەیان دروست کردووە دوکانیان دروست کردووە بازاڕیان دروست کردووە ئەنجا بە داوایان لە خەڵک کردووە ڕوو بکاتە ئەم شارە مەسەن بۆ نمونە برایم پاشا نامەی ناردووە بۆ زۆر جێگا داوای کردو خەڵک ڕوو بکاتە ئەم شارەوە خەڵکێک کە هاتوون زیاتر ئەوڵیداوە ئەو کەسانە پیشەگەر بن وەستا بن کاسبی و سەنعەتێکیان هەبێ داوای کردو ئەگەر بە خەڵکی وتو ئەگەر ئێوە با بڵین فەلاحەتەکەن و کشت و کاڵەکەن زەویتان نەدەینێ ینی مەسەن بۆ نمونە ئەمانە ئەو کاتە وای کردو خەڵکیێکی هەمە جۆر ڕوو بکاتە سلێمانی لە هەمان کاتیە ئەو خەڵکانی هاتوونەتە سلێمانی خەڵکانێک بوونە لە جێش جیاوازەوە هاتوون لە کوردستانی ڕۆژهەڵاتەوە لە هەمەدانەوە لە مەریوانەوە لە تەورێزەوە لە بانەوە لە سنەوە لە ناوچەی شارە زورۆ لە ناوچەی گەرمیانەوە لە منتقەی هەولێرەوە لە منتیقەی کۆیەوە ئەمە خەڵک هاتووە ئەنواعی خەڵک لەم شارەیە کۆبەتەوە ئەم خەڵکانە هەڵگری هیچ زۆرە با بڵین ناسنامەیەکی عشاری و خێڵەکی نەبوونە لەم شارەیە بەڵێ لە شوێنی خۆیان خێڵ و عشرەتیان نەبووە
بەرەباب و خێزانی خۆیانە بۆ چیانی شواتونە بۆ سلێمانی ئەو خەڵکانش کە دێن و شوێنی خۆیان بەجێ دێڵن دێن بۆ جگایکی تازە دەبێت خەڵکی سەرکێش و خەڵکی وریابن تۆ سەیری کە حتا خەڵک مەسەن دائیمەن ئەو کەسانی کە توانای گۆڕانیان هەیە خەڵکی ئاسایی و مردەڵۆخ و با بڵێن ئەوەی کە لەسەر ڕیتمێکی ژیان ڕێکەوە بۆی ئەو خەڵکانی کە دێنە سلێمانی لە بنیادەوە لە هەر جێگایەکەوە هاتبێتن ئەوانە ئەو کاتانە خەڵکی وریا و با بڵێن سەرکێشی ناوچەکەی خۆیان بوون کە دێنە ئێرە لێرەش دەبینی لە سلێمانیە ئەمانە ژیان و ڕتمێکی نوێی ژیان پێکەێنن چکە ئەمانە دەستبەرداری ئەو ڕۆژگارانە پەیوەندی و پەیوەستەجی خێڵەکی زۆر گرنگ بووە تۆ لەگەڵ ئامۆزاکان تا لەگە براو لەگە بەرە بابەکە تا لە یەک جێگان دیفاعن لە یەکەن سەر بەو پێک هاتەی بەڵام کە دەیتە شارێکی تازەوە تۆ ئەو خێڵت دابڕیوە لێرە ئەگەڕی بۆ دەمارگیریەکی نوێ بۆیە لەو کاتەوە لە سلێمانیە شتێک دروستە بێ کە ئەمڕۆ پێی ئەڵێن شەرچێتی لە چەند ساڵی ڕابردووە و دەدایان ساڵە بەڵام خۆی شارچێتی ئەمە جۆرێکە لە ئاکامیەوەیکەوە خەڵک لە ناوچەکانی خۆی لە بەرەباب و خێڵدا بڕاوە کەیەتە شارێکی تازەوە ئەگەڕێ بۆ پەیوەندیەکی نوێ پەیوەندە نوێەکە پەیوەندی شارەکەیە بەیەکیانەوە بەستێ تۆ سەیری خەڵکی سلێمانی کە زۆر بەدەگمەنە بینی با بڵێن نازناوی خێڵی هەبیان عشیرەتی هەبێ لە ئەساسە هەموو هەیان بووە یان بگەڕێنەوە ئێستا ئەزان چکە هەموو سلێمانی 200 ئەمەندە ساڵێک 1970 ئەمەنگە ساڵەکە دروست بووە تو سەیری کە هەمووی لەوانەیە بە 5 پشت بزانێ چ عشیرەتێ بۆ بەڵام لێرە ئیشی پێی نەماوە لێرە سەیری کە زیاتر نازناوەکان پیشەن بۆیە کە دێنە سلێمانیەوە ئەو کولتورە ئەو پەیوەندی کۆمەڵایەتی ئەو کە دروستە بێ لەسەر بنیادی شارێکی تازە دروستە بێ لەسەر بنیادی خەڵکێک تو هەر بۆ خۆتیش کە ئەگەر بۆ منە کەسێک کە لە ئامادەیەوە چێتە زانکۆ لە زانکۆ خەڵکی ناوچەکانی ترە بینێ کەلتوری جیاوازە بینێ با بڵێن شێوەغزاری تازە بینێ زمانی دەوڵەمەە بێ فکری ئەکرێتەوە خەڵک ئەناسێ شارەزایش جێگای دیکابێ تۆ ئەگەر مەسەن بۆن لە لادێکی مەریوانیان هەمەدانیان سنەوەیان لە شارێکی ئەویان لە شارە زورۆ دەیتە سلێمانی لە سلێمانی کە ئەو کاتەوە ئێستا نییە سلێمان بۆ نمونە ئەو ڕۆژگارە مزگەوتی گەورە تەنها شوێنی نوێژ نەبووە و بەوای کۆرۆناوە داش خراپێ ئەو کاتە مزگەوتی گەورە جگە لە نوێژی شوێنی خوێندن بووە شوێنی پێگەیاندن بووە ئەنجا سەدان فەقێ و خەڵکی با بڵین ئەهلی ئەوەی کەوا بۆ خوێندنی ئاینی گەڕاوە لەو پەڕی کوردستانەوە هاتووە لە سلێمانی لای کاکە حمەی شێخ و لای شێخ کاکە حمەی شێخ و لای نەوەکانی دەستی کردووە بە خوێندن لای ئەو مەلا گەورانەی کە لێرە بوونە لەبەرەوە تۆ بینی ئەنجا ئەو کاتە کە هاتووشن لێرە دەسەڵاتێکی سیاسی هەبووە ئەوان کە دێن دەسەڵاتی بابانیەکان لێرەیە هەتا 1950 دەسەڵاتە بەردەوام بووە لە 1950 کە ئەنجا قایمقام بۆ سلێمانی دانێتەوە عوسمانی بەڵێ دکتۆر ئاکۆ ئەمە باسە کلۆ بکەین هەر کات باس لە خەبات و کوردایەتیەکەین سلێمانی پێشەنگ بۆ هۆکاری چییە کە ئەم شارە لە ناو شارەکانی تری کوردستان جیاوازە هۆکارەکەی ئەوەیەکو پێم وتی ئەم شارە خەڵکەکەی با بڵین پێکهاتەیەکی نوخبەیەکی جیاوازە کە هاتۆتە ئێرە من هەموو جار لە زۆر بەرنامێکی ئاماژەم پێ کردووە لە کورد بگەڕێ ئەدمۆنس قسەیەکی زۆر جوانی هەیە لە کتێبی کورد و تورک و عەرەبا ئەڵێ کە ئێمە چوینە سلێمانیەوە ماوەی نێوان گەیشتنی ئێمە و ڕوخانی منشینی بابان 70 ساڵی تێپەڕ نەکردبوو ڕاستە کە ئەوان 1970 هاتوونە ئەو لە 1950 نزیکی 68 ساڵێک بووە بابان نەماوە ئەڵێ هەموو کەسێ لە سلێمانیە پێی وابوو کە ئەگەر شتێ بۆ کورد بکرێ ئەبێ لە سلێمانیەوە بێ ئەگەر دەوڵەتێک بۆ کورد دروست بکرێ ئەبێ خشتی یەکەمی لە سلێمانی دابنێت چکە باپیرانی ئەوان لێرە دەسەڵاتیان هەبوو ئەمە بیرۆکەیەک بۆ لە مێشتی خەڵکاماوە ئەنجا ئەم کەلتورە تێکەڵە بوونی مزگەوتی گەورە بوونی هەردوو تەریقەتی قادری و نەقشی لەم شارەیە ئەو ململانەی گەورەی لە بنی تەریقەتی قادری و نەقشیە لەم شارە دروستە بێ دوا بەڵام ململانەیەکی با بڵین شەڕ و ئاژاوانیە دواتر مەولەنا خالید ناچارە بێ بەرەو بەغدا بچێت لە بەغداوە بەرەو شام ڕوا و لەوێ گۆڕغەریبە بێ و لە شام ئەمرێ هەر بۆ خۆی ئەم سیراعی کە ئەو کاتە بابانەکان خۆیان پشگیری با بڵین قادریەکانیان کردووە مەولانا ئێرە بەجێ هەڵێ ئەمە بۆ خۆی وای کردووە کە کۆمەڵێک با بڵین بنەماکانی ململانێ و کێشە و هەندێک مەسائلی فکری لەم شارەیە لە زووە دروست بوو بێ شتێکی دیکە هەیە عوسمانیەکان لە کۆتایی دەسەڵاتی خۆیانە لە ناوچەکانی ڕۆژهەڵاتە کۆمەڵێک مەکتەبیان دروست کرد قوتابخانە لەوانە ڕژدی عسکەری و ڕژدەی موڵچی کە دوو خوێندنگای سەربازی بوون تقریبا لە مستەوای ناوەندی ئێستاە لە سلێمانی دروستکران دروستکردنی ئەم دوو قوتابخانەیە ڕژدی موڵچی و ڕژدی عسکەری وای کرد دواتریش لە ساڵانی 20ەکانیش بەدواوە سلێمانی نەک بۆ شارەکەی خۆی بۆ هەموو عێراق خاوەنی نوخبەیەک لە کادری پێشکەوتوو بێ کە ئەمانە هەمویان زابطی گەورە بوونە لە سوپای عوسمانیە هەموو ئەمانە کە لە سلێمانی ڕژدی عسکەری تەواو کردووە چۆتە بەغدا لە بەغدا عەدادی تەواو کردووە چۆتە ئەستەمبول لە ئەستەمبول بۆ بە زابطی یەک ئەستێرە ئەفسەری یەک ئەستێرە دوای ئەوە چۆتە شام
چۆتە بەلقان چۆتە یۆناان چۆتە ئێران ئەمە دنیای بینیوە چۆتە لیبیا چۆتە فلان کە هاتۆتەوە ئەمانە لە چاو خەڵکیێکی دیکە تۆ با پێت بڵێ ئەبێ ساڵی بیستەکان سلێمانی چەند بوو بێ چوار گەڕک بووە وەرە تۆ لە ئەستەمبولەوە هاتبێتەوە بە شەهادەی بە کەلۆرێسەوە ئەنجایان ڕۆژنەی موچی بۆ منە تۆ لەوانەیە بەلاتەوە سیر بێ ساڵی 1970 بیداەتی 1912 ڕەفی حلمی مامۆستای ماتماتیک و فەڕەنسی بووە ینی ئەمانە کە پێگەیشتون ئەم نخبەیە لە سلێمانی وای کەلۆ دواتر ئەمانە ببن بەچی ئەمە لە ئەستەمبول و لە تورکیا شاوا بوون کاکە پیرەمێردی شاعر لە دەوڵەتی عوسمانیە قایمقام متەسەڕیف بووە لە قایمقام متەسەڕیف کە محافظی ئێستاکە کاکە ئەمانە لەوێ ڕۆژنامەیان دەرکردووە کۆمەڵ و ڕێکخراوی سیاسیان دروست کردو ئەم نخبەی سلێمانی جگەلەوە ئەمانە لە دەیان ڕووداوی سیاسیا بەشدار بوونە پیاوی گەورەی وەکو ئەمین زەچیباک وەکو مستەفا پاشای یامڵچی وەکو دەیان ناوی دیکەی گەورە وەکو سدیق پاشای قادری کە بە دینی ژیراوە براوە بۆ ئیتیحاد سۆڤێتی کەوکاتە رووسیا بۆ دوای هینی بەس شۆڕشی ئۆکتۆبری تیاکراوە تۆ بێنە بەرچاوی خۆت ئێستا بەڕێز بچی مەسەن بۆ نمونە ساڵی لە ئەمریکا بمێنی بیتوانێت لەوانەیە کەسێک بی لە ڕووی ئاسۆی فکر و قەناعەت و زۆر زاوەرە تۆ کاتە لە ئەستەمبوڵات خوێندنی عسکەری تەواو کرد بێ کولیە تەواو کرد بێ وەکو زافت دەیان جێگاگەڕابێتی حەلە ببینی بێ و بەیروتی بینی بێ و شامە بینی بێ و تەورێز بینی بێ و فڵانە بینی بێ وەکو هەندێکیان وەکو ئیکاری سیاسی حدودەکانی بینی بێ و چویتە نەجد و حیجاز کە سعودی ئێستا چویتە یەمەن بێگومان ئەم کەسانە بە ئەو ڕۆژگارە کە دێنەوە لەم دواتر هەر ئەمانە لە سلێمانیە ڕێکخراو دروست دەکەن ڕۆژنامە دروست دەکەن پارتی سیاسی دروست دەکەن ڕۆڵە بینن بێگومان دکتۆر ئاکۆ بێگومان ئەمانە قوربانی دانی ئەوێت و هەر ئەم هۆکارەش بۆتە هۆکارێک بۆەوەی کە نازناوی شاری هەڵمەت و قوربانی درراوە بە سلێمانی ئەمە بزانم کە تا چەند لە ئاستی ئەو نازناوەدایە بێگومان جارێ خۆی ئەمە وەکو نازناوە کەس پێی نەداوە ئەمە هەزار ڕەحمەت لە گۆڕەکەی مامۆستا کامەران مکوری شاعر لە ئەو کاتە لە سەرەتای هەشتا بەخەڵەت دەبم لە 85 و 86 بیرم نەماوە بێزەبت وڵی وابزان 84 بوو ئەوە بە ڕووداوی ئۆتۆمبیل با بڵین گیانی سپارت ئەو مامۆستا کامەران مکوری شاعر ئەم ناوەی بەسەر سلێمانیا دابڕی بە فعلی سلێمانی لە زمانی دەوڵەتی عوسمانی هەر شاری هەڵمەت و قوربانی بۆ چونکە ساڵانێکی زۆر ملیناوە بە دەوڵەتی ملی دەسەڵاتی عوسمانیەوە لە بەغدا لەوە دەتا دواتر لە 1950 ئەم دەسەڵاتی بابانەکان ئەڕوخێن لێ با بینێ بەرچاوی خۆشمان لە زمانی کە ئینگلیز دێتە ئەم شارەوە یەکەم دەسەڵاتی کوردی لەم ناوچەیە سێ حکومەتی شێخ مەحموود لە سلێمانیا دروست دەبێ لە بینی ساڵانی 18 بۆ 24 شێخ مەحموود دوورەخرێتەوە بۆ هەندستان 2 ساڵی بنێهێننەوە دیسان ئەو بۆشایی هەر بەو پڕەکرێتەوە لەبەرەوە سلێمانی دەیان ڕێکخراوی تیا بووە ئەنجا ئەگەر لێ بێ ئەم قسەی ئێستا ئەم زمانی من تۆ قسەی پێکەین و پێنووسین ئەمە بۆ خۆی میراتی بابانە ئەم کرمە ئەمە کە با بڵین شێوەزاری ئێستا ئێمە هەمانە شێوەزارەیە کە هینالی و سالم و کوردی پێیان نووسیوە میراتی بابانەکان یعنی بۆ خۆی ئەمە کە نەک لە کوردستان لە شاری سلێمانی لە کوردستانی باشوورە تا ئێستا ئەو لەهجەیە و ئەو زمانە زمانی نووسینە کە هی میراتی دەسەڵاتی بابانەکان یعنی ئێمە هەرچی ڕێیەکرد لەسەر بابان هەیە دوجار بابان دەسەڵاتێکی سیاسی مەشروعی کوردی بۆ ڕۆژگاری خۆی هاوشێوەی سۆران هاوشێوەی ئەردەڵان هاوشێوەی بابان کەمانە لە ڕۆژگاری خۆیانە دەسەڵاتێکی سیاسی ڕەوای کوردی بوونە یعنی ئەمە بۆ کاریگەری زۆر گەورەی بۆ بڵێیتەوە تۆ دواتر سلێمانی لە بوارەکانی دیکەشا پێشەنگ بێت تۆ بینە بەرچاوی خۆت هەشتاکانیش من وەکو ئێستا لە بیرمە سلێمانی هەم شارێکی لە مەسەلای بزوتنەوە سیاسیەکانە لە خۆپشاندانە لە ڕاپەڕینە لە کوردایەتە سلێمانی پێشەنگ بوو و بە بەردەوامیش سلێمانی ڕیتمی خۆی هەبووە لە بیرکردنەوە لە کارکردنی سیاسیە بەڕێز سلێمانی ستایلی ژیان لە سلێمانیا جیاوازە تۆ لە سلێمانی یەکێ لەو شتانەی کە با بڵین مای خۆشحاڵیە سلێمانی شارێکە میلەتەکەی ناتوانێت بڵێن بە ئەوەی کە لە علمی ئیجتیماعیان پێڵن ئەوەی هینی قەتیع ینی وەکو مێگەل بژێ ئەوەی نییە سلێمانی بەو جۆرە بیرکردنەوەی ڕازی نییە کە تۆ وەکو مێگەل پێشێ بن ئەمە لە سلێمانی نە سلێمانی خەڵک ئەگەر جاچی لە سفەتە جوانەکانی دیکەی سلێمانی خەڵک لە دەوروبەرشەوە کە دێتە لاو سلێمانیەوە کللتوری سلێمانی زاڵە بێ بەسەریە من لە شار ئازانم 100 ساڵە لەو شارەیەژێ ناوی دیەکەی خۆیڵێ کەچی لە سلێمانی پاش 4 ساڵ لە خەڵکی سلێمانی مۆزوعەکە وچێک کولتورەکە و ستایلی ژیانی سلێمانی لە سلێمانیەکی لەو شتانەی کە تا ئێستا ئەم حیزبانە نەیانتوانی وەتیایە لە ناوبەرن مەسلەی هیوای ژیان ینی خەڵک لەم شارەیە هیوای بە ژیان هەیە ئەزانێ بۆ ئەژێ ئەزانێت چی ئەوێ تۆ
چی برسی ئەکرێن موچەی ئەبڕێ فڵانەکرێ بەڵام دایم ڕتمێکی خۆی لە ژیانە هەیە ئەمە بۆ خۆی وای کردووە سلێمانی شارێکی زیندوو بێ. دکتۆر ئاکۆ بەدەر لە نازناوی هەڵمەت و قوربانی نازناوی شاری ڕۆشنبیریشی هەیە ئەو نووسەر و شاعیر و ئەدیبانی کە لەم شارەدا ژیاون بگومان کاریگەری زۆریان لەسەر ئەم شارە هەبووە ئەوێ بزانام تا ئێستا مۆرکی شاری ڕۆشنبیری پێوەماوە. ئەزانی چی بۆ خۆی شاری ڕۆشنبیری بەڵام کە تۆ ناو کە پێیان وت پایتەختی ڕۆشنبیری لە چەند ساڵی بەر لە ئێستاەوە ببین ناوەکە شایانی سلێمانیە بەڵام ئایا تۆ ژێرخانە بووەوە هەیە من زۆر دار پرسم بەڵام تۆ ناو پایتەختی ڕۆشنبیری چەند شانۆت هەیە بۆ نمونە چەند سینەمای گەورە هەیە چەند هۆڵی گەورە هەیە مەسەن بۆ نمانی تۆ ناو پایتەختی ڕۆشنبیری بەیانی داواکەی بۆ نمونە فێستیڤالێکی گەورەی شعری لە کوردستانی گەورەوە بێن لە سلێمانی کۆ ببنەوە هەموو لە سلێمانیا دوو هۆڵی ئێستا تەلاری هونەرە ئەوەی بۆ مەسائلی سیاسی بەکاردێ بۆ چالاکی ئەدەبی و هونەری بەکار نایە وەکو وجود شارەکە بە مانای کەلیمە تا یۆنسکۆ وەکو شاری ئەدەبی لۆگۆی سلێمانی ئێستا باڵین تەعمیم کردووە گشتاندووە لای خۆی و بەکاری ئەهێنێ بەڵام من بە تۆ وەڵێم ئایا وەکو ژێرخان ئەم شارە دکتۆر ئاکۆ حەز ناکەی ئەمە کەم تەرخەمیەک بێ بەرامبەر بە سلێمانی لە حکوومەتەوە بێگومە من لە 96ەوە لەم شارەیە ژێمەڵەن شەقامی سامەتری بۆوە کرێ هەموو ساڵە لە نەمەکو خیتارەکەی لێ هات بێگومان ئەوە بەرپرسەکەم شارە بڕێوە بۆچی ئێستا لە هەولێر 120 تەواو بووە ئیش بۆ 150 یەکرێ من تو هەرچی نەزڕەیەکمانەیە ئەی بۆ لەم شارەیە تا ئێستا بنیادی نەتوانرا بنیادی ئاخر ئاگال لێ بێ لە خۆی کارەسادەوەی کە وڵات بەدەست نەخوێنەوارەوە بێ یەکێ لە سیفتەکانی شارە و شارانەیە کە شەقامی بازنەیی هەیە کە بە ئینگلیزی بڵێن ڕینگ ستریت چەند شەقامی بازنەیی لە شەستی پترازێ لە سلێمانیا هەیە من کە هاتم لەو دیوی شەستیەوە چوار بینایتیان نەبوو ئێستا شارێ لە سلێمانی گەوردن لەو دیوی شەستیەیە بەڵام تا ئێستا هەر شەستی 6 مەترێکەیە لە سلێمانیا کەمەش بەعەز دروستی کردووە لە سەڵاتی کوردی دروستی نەکردووە بە ئومێدیەوەی کە چاپکرێ ئەم شارە و بە ئومێدیەوەی کە حکوومەت کارێکی زیاتر بکات دکتۆر ئاکۆ بابینەوە سەر بێژوەکەی ئەمە باسێک لەوە بکەین کە ئەم شارە لە ڕووداوەکانی لە شۆڕشەکانی بێگومان هەموو کات هاوڵاتیەکانی دەنگی خۆیان هەبووە ئەمە تا چەند هۆکار بە بۆ ئەوەی کە ئەم شارە ئازاد بێ ئەم شارە ببێتە لانکەی و سەرەتای هەڵدانی شۆڕشەکان بێگومان تۆ گە سەریکە نەکرد بۆ ئەم پارچەی کوردستان بۆ پارچەکانی دیکەش خەڵک لە ڕۆژهەڵاتەوە شۆڕش جەرگلەی قۆماوە هاتۆتە سلێمانی چۆتە سیتەک دانیشتووە پیاوە گەورەکانی ئەم شارە پەنایان داوە مەسەن بۆن منە شێخ لەتیفی شێخ مەحموود شێخ لەتیفی با بڵین کوڕی شێخ محەممەد نەمر دەیان سەرکردەی کوردی بزوتنەوەی کوردایەتی ئێرانی لە سیتەک لای خۆی داڵدەدا و جێی کردوونەوە لەم شارەیە دەیان پیاوێکی گەورەی کردترە بوونە کە ئەو کاتە ئەوانە ئەوە ئێستاڵێن دۆنەر و سپۆنسەر ئەوان دۆنەر و سپۆنسەری دەیان ڕێکخراوی دیکە بوونە نەکرد ئەوە ینی لەم شارە مەسەن بۆ نمونە فایق بە کەسی شاعیر باوکی شێرکۆ بێ کەسێکی بۆ لەو شارانێکەوە نەکرد شاعرە نەکرد شاعیر بووە ڕۆژگاری خەڵکی فێری خوێنەواری کردووە مامۆستایی کردو لە مەکتەبی زانستی شەوانە سلێمانی مەکتەبی زانستی شەوانی داناوە خەڵکی کاسبی ناوشار عەرەبانچی دەستفرۆش دەستگێڕ ئەمانە چوونە کە بە ڕۆژ داوامیان بۆ نەکراوە تەمەنیان گەورە بووە چوونە شەوان لە قوتابخانەی زانستی شەوان خوێندوێنە من دەیان پیاوی وەکو فایق بێکەس دەرسی کەوتون فایق بێکەس ڕۆژانەکە خەڵکا تەواصولی هەبووە وەکو شاعرێک پیرەمێرد نەجمەدینی مەلاش گەورەی کاریگەری دەمن یەک شتە پێڵێم دڵداری شاعر ئەو شاعرە گەورەی کەوا خاوەنی قەسیدە یاخود بڵێن شعری عێراقیبە لە ڕەبۆیە بێ لە هەولێر نۆبەیەکی ڕەبۆی بۆ دێ ئەبورێتەوە ئەیبەن بۆ مرکزی پۆلیس وازانن سەرخۆشە بەیانی جمعەیە کۆچی دواییەکە کەس نایداخۆ کە تۆ تا ئێستا شعری من و تۆ کە شعری نیشتیمانی و سرودی نیشتیمانیمانە عێراقی بە دانەرێک و باڵین دانەرەکەی لە مەخبەرێکی پۆلیسە ئەمری خەڵک نازانێ ئەمە دڵداری شاعیرە کەیچەکە لە دامەزنانی کۆمەڵی دارکرد لە 1930 لە چلەکانە بەڕەبۆی هەبووە کەوتووە نیان تۆ بەڵام تۆ سەیری کە بزانە خەڵک لێرە چۆن لەگەڵ فایق بێکەسا لەگەڵ پیرەمێردا لەگەڵ فڵانە چۆن شاعیر و بیرمەندەکانی ئێرە بەشێک بوونە لە بزافی سیاسی بەشێک بوونە لە بزافی ڕۆشنبیری لە دەیان بۆ هەر شتێک هاتۆتە پێشەوانێ ئەمانە دایمەن لەسەر شەقام بوونە لە خۆپشاندانەکانە بوونە فایق بێکەسێکە بۆ لە کەسە دیار و پاڵەوانەکانی شەشی ئەیلول کە دووسێ جار پۆلیس ئەیبەن خەڵک لە پۆلیسی ئەسەنێتەوە لە شەشی ئەیلولە ئەو خەڵکی بەڕێوە بردووە کەوتوانە زۆربەی کاتیش سەرخۆش بووە بەڵام بە سەرخۆشیەکەشی
کەسێک بووە ئەوەندە ئاگادار بووە ئەوەن بڕۆ سەیری شعرەکانی کە بزانە بوو ئەو ڕۆژ و ڕۆژگارە تا چەندێ تا ئێستاش وەکو دراوێکی دەگمەن هەر نرخ و قورسایی خۆی هەیە. دکتۆر ئاکۆ لە کۆتاییدا ئەمێ بزانم کە چیت هەیە بۆ خەڵکی ئەم شارە و پێویستە چی بکرێت بۆ ئەم شارە تاوەکو خۆی بمێنێتەوە؟ وڵی من هیوادارم خەڵکی سلێمانی ئەو ڕیتمی زیندوێتی و توانا و با بڵین ستایلی ژیان و بیرکردنەوە و ئازادی ئەو با بڵین سیمایی خۆیان لەدەست نەدەن. پێشم وایە هەرچی بۆ بکرێ هیچی بۆ نەکراوە. من ئەوەنگەت پێڵم سلێمانی شارێکە زمانی پاشایەتی بەوای حرکاتی شێخ محمود و زوبێژ ڕەحمەوە قەدری دەکراوە. لە دوای ئەوەوە بەوای دیسان کوردایەتی و هەموو سەردەمەکان لە زمانی بەعسا بەسەری مارەکە لە قەڵەمەدرا لە هەژدە پارێزگای عێراق تەنها بۆ سلێمانی با بڵین ئەوەی کە ناوێن نەبوو مەدینەت سەدامیان شاری پزیشکی مەدینەت طوبی پێڵێن ساڵ هەموو شارەکان هەیە بۆ سلێمانی دروست دەکرا. زانکۆی چێ بوو لە 16 تا دروست کرا بوو لە شتاوێک گواستیانەوە هەولێر. هەموو ئەمانە باجی ئەوە بوو ئەیدا کە ئەم شارە شارێکی با بڵین تەواو کوردیە، شارێکی خەڵکەکەی خەڵکێکی با بڵین زیندووە، خەڵکێکی پێشەنگە. لەبەر ئەوە من پێم وایە هەرچی بۆ بکرێ هیچی بۆ نەکراوە. چونکە هێشتا ئەم شارە گەر تۆ سەرێکی لە ڕوو ژێرخانی ئەدەبی لە ڕوو ژێرخانی کولتوری لە ڕوو ژێرخانی ئابوووریەوە نەک غەدری دەکراوە زۆر پشتگوێ خراوە کە بەداخەوە ئەمە ئێستش تۆ هەستی پێکەیت و ئەیبینی. دەستەکانە خۆش بێت. سپاس باوەندەم، سپاس بۆ زانیارەکان. بێگومان بە بەرنامەیەک ناتوانین باز لە جوانی سلێمانی بکەین. دەستەکانە خۆش بێت. سپاس بۆ دکتۆر ئاکۆ شوانی مامۆستای زانکۆ کابەشەیەکی ڕاستەخۆ لامان. بەڵێ عزیزانم تاوای بەرگە بابەتەکاری ئەوڕۆ با پێشکەشکردن تاسبینێ شاد و کامەران بن.